السلام عليكم ورحمة الله وبركاته. كاتژمێر یەکی بەیانیە ناشڵێنێکی شەویەکی بەیانیە و ئەم شەویش ئێمە لەگەڵتانی لە پرۆگرامی پاشیف و بە کۆمەڵێ بڕگە و کۆمەڵێ بابەت لەگەڵتانی. بەڵام ئەم شەو چەند شەوێکە ئێمە ئەو سیستەمەمان بەڕێ کردووە کە بەو شێوەی تەوەری ئاینیمان دەبێت و تەوەری تەندروستیمان دەبێت. بەڵام لەم چەند شەوەی ئەخیرە دڵەکان مناجاتی ئەوێت. بۆیە ئەم شەویشێکێکە لەو شەوانەی کە ئێمە لە ڕێی ئەو ئازیزانەی کە سرود بێژن تەوەری دووهەممان تەوەری تەندروستی نابێت و جهت دەستپێکی چ دمۆی کە سوبوون آخر لەبەر کە دانیشن بە تەخوا خودێ بکە جارێش تازیە ساعتە کەشتەوەمای ئەزانی بۆچی لەبەر ئەوەی کە من ئەزانم ئەوانەی کە سرود بێژن لە مانگی ڕەمەزانە بەهۆیەوە کە ئەم مانگی ڕەمەزانە جیاواز بوو لە مانگەکانی دیکە و جیاواز بوو لە ساڵەکانی دیکەش ئەوە بوو کە لە زۆر شوێنەکان مەولودی و سرودبێژان نەچوونە مزگەوتەکان بۆی ئێمە ئەمانەوێت لێرە لە پرۆگرامی پاشیف تعویزیەوە بۆ بیسەران و بینەران بکەین. کاڤە پاش ڕۆژەکەیش دی وە سرودەوەژ. آخر تەزە لەمە پێش ساوتت. سلام عليكم ورحمة الله وبركاته. خدي روجي نويج وطاعتي وقبيل كربت إن شاء الله شباب بيستوسية أف شفاجي شوان شفات قال لك بقدر وبيروزم طيبة تيجي كواكي خدي هم ناف قرآن بيروز ده هم جي پیغمبري صلوات خد سر بحث كريت ناف شفات دو ماهي كيت هاي رمضان بيروز ده خدي إن شاء الله ما بجين توي شفاكو ناوي شفا ليلة القدر كاس نزانت إن شاء الله ما بجين نوي شفا وطاعتك وعبادتك جدل مروف بكت ده خديش ما قبيل بكت سپاس بو خدي حتى نكا تندرستي وتمن دائمك وام ديسا بين خدمتها باشي و پیشکش بکن و کی افکار مسوان جی بحث کردی کو تورمه دوی خود حس کرد ساعت دوی يعني پشتی ساعت کدی دی سرود بیج ديال مدابن لی نلها وليري الكركوك خود حس کرد دلی کردستان والله يا بوي مزوي يك دست پیش خریم کرد و باسم کرد انا ژمارەیەک لە جوتیارانی هەرێمی کوردستان با باسی ئەم بابەتە بکەین کە بەرهەمەکانیان لەسەر ڕێگای سەرەکیان نمایش دەکەن بۆ ئەوەی کە ساغیان بکەنەوە و بیان فرۆشن. جوتیارانی گوندی لەواوان کە لە دەڤەری گەرمیان و هەرچەندە بە ڕۆژوش دەبن بەڵام بەرهەمی ڕۆژانەی ترۆزی لە ژێر کەپرەکان لەسەر ڕێگای سەرەکی نێوان کەلار و دەربەنی خانە فرۆشن و تا نزیکاتی بەربانگ لەسەر ئەو ڕێگایە دەمێننەوە. سەر ڕێکا گوندی لەواوان ئەچینە ئەوێ بەس تۆ حەزت لە ترۆزیە بە تروزی از گەلە سماقی سماقی بەرە فروتنە تروزیە سەر ڕێکی ترۆزیکردن لە مانگی یەکە وەردی بۆ بڕینچەی پێڵێن وەردەکەی چ لە بڕیەکەین لە 15 تا 22 دەسەگەینەوە شاندنی لە مانگی چوارە پاچەکۆڵی بۆگەین بنی ترۆزیایی بۆ شیەکەین و ئیتر لە کۆتایی مانگی چوارە و مانگی دەسەگەینە مانگی 5 بەڕێی پێگەی تێدە بەرهەم بەرهەمەکەی هەندێکی لەبان ئەم جادانەی فرۆشین و هەندێکیشمان مشتریمان هەیە لە کەلار و تێبوو یا لە ئەیوەن بە سلێمانی و جملەی دەینێت لە نرخەکانشی لە 2000 و 3000 دا بەزێت و تا تێت و 1000 نار و 1500 نار و ئەوە زۆرەوەی جوتیارەکانمان خەریکی ترۆزیەوێ لە کاتی مانگی دووسیە.
ترۆزیەی خۆمانە و لە باخچەکەی خۆمان دەیچنین و دەیێنینە سەر ئەم جادە و ترۆزیەکی کوردی و لە ماوەی چەند سەعاتێکی کەمدا هەموو ئەو ترۆزیە دەفرۆشین. ئێستا کەمێکی لێ ماوەتەوە دەیبینەوە بۆ خۆمان و ئێمە ئێستا بەڕۆژین و دەڕۆمەوە بۆ ماڵی استراحەت دەکەم. ماشاءالله برهمکی بخیر و برکت بیستوان خدای قوت و طاقت جوتیار بطیبتی و همی کری کار بطیبتیش دوی گرمه ده هم روزی گرتن هم هیوا رمضان هم جی کار کردن بر گرما روزی بطیبتیش الهریمان کردن بطیبتیش الگرمیان یعنی حتما گرم تره خدای هاری کاروان بود. ان شاء الله برهمکانشان برکتی تیکه. ان شاء الله. توری یکمی پروگرام من باس نکرد که استا وقتی که باسی بکین و باس لەوە بکەین کە دەمانەوێت چونکە چەندێکە مزگەوتەکان نەکرابوونەوە و ئەمە یەکەم نوێژی هەینی بوو لە دوای ئەوەی کە سوپاس بۆخوا مزگەوتەکان کرانەوە. هەر بۆ مەبەستەش ئێمە میوانداری مامۆستا حەسەن قادیانیمان کردووە کە مامۆستای ئاینیە. دەمانوێت بزانین کە ئەم نوێژی جومعەیە چۆن نوێژی هەینیە چۆن بەڕێوە چووە ئادەبەکانی نوێژی هەینی و لە دوای کۆرۆنا چی بکەین و چی نەکەین و ئەمە هەموو ئەو بابەتانن کە لەگەڵ مامۆستا حەسەن قادیانی باسی لەوە دەکەین. بەخێر هاتی مامۆستا. گەلە بخێراتن و ڕەمەزانەوە پیرۆز خدای ڕۆژی و نوێژ و تاعات قەبیل. ڕەمەزانی ئێوەش پیرۆز و مبارەک بێ. ئینشاءڵڵا. مامۆستا هەر با لەوە سەرەتا دەست پێ بکەین تەنها ئەم فترەیە کە ڕەمەزان بوو لەم کۆتاییەیە مزگەوتەکان با بڵین کرانەوە و ئەمە یەکەم نوێژی هەینی بوو. لە کۆرۆنا چ شتێک وەکو دابوونەریت لەگەڵ خەڵکە تێکەڵ بوو کە لە نوێژی هەینیایەوە هەستان پێ کرد کە دروست بووە و چۆن نوێژی هەینی ئەم دوای کۆرۆنا بەڕێوە چوو؟ بسم الله الرحمن الرحیم بەناوی خی گەورە و میهرەبان سڵاوی خی گەورە لە ئێوە لە بینەرانی خۆشەویست بیسەرانی خۆشەویست. طبعاً سوپاسی خی گەورە ئەکەین کە دوای دابڕانێکی زۆر دەجومعە ئەمڕۆ نوێژی بە کۆمەڵە سەرتاسەری شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کرا بە بڕیارێکی لژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا. طبعاً کە ئەمەش خۆی لە خۆیدا سوپاسگوزاری خۆی دەوێت نیشانەی ئەوەیە کە کۆرۆنا نەماوە یان ئەگەر ماش بێ مانەوەکەی بەو شێوازە نییە کە ببێتە مەترسی لە سەرجیانی هاونیشتیمانی و هاوڵاتیانی کوردستان. ئەوە سوپاسی خی گەورەی دەوێت. بۆیە یعنی پێش ئەوەی ئەمە سوپاسی خوا بکەین لەسەرکردنەوەی مزگەوتەکان سوپاسی خی گەورە دەکەین لەسەرەوەی کەوا ئێمە لە وەختێک و لە زەمانێکدا ئاژین و لە بقعەیەکی جوگرافیدا ئاژین هەر چاردەوری ئێمە دەکوڵێ و دەبرژێر لە بەرپەتای کۆرۆناش لە ژاون. ئەمە تورکیا ئەمە ئێرانە حتا عێراقیش بگرە کەچی خی گەورە هەرێمی کوردستانی پاراستووە جارۆ بۆ سڕەکە چیە ئیشاڵە بەرەکەتی خۆیەتی و ڕحمی خۆیەتی بۆ میلەتە. ئەنجا دوای ئەمەش سوپاسی خی گەورە ئەکەین و ئیمڕۆ ئێمە زۆر دڵخۆش بووین من و تەواوی مسلمانان و مامۆستایانی ئاینی و تەواوی نوێژخوێنان بەوەی جارێکی تر ئاشنا بوونەوە لەگەر خوتبە و جومعە و جەماعات و دەرگای مزگەوتەکانیان بەسەرداکرایەوە. بەڕاستی ئەم کەش و هەوایە و ئەم چێژە دوای دابڕانێکی زیاد لە دوو مانگ لەگەر مزگەوت بە یەک شادبوونەوەی مزگەوت بەڕاستی چێژێکی تایبەتی هەبوو جەوێکی ئیمانی تایبەتی هەبوو چونکە ئێمە هەمومان نەزانین چۆن ئینسان بەبێ خواردن ناژی بەبێ ئاو ناژی بەبێ خواردنەوە ناژی بە هەمان شێوەش قوتی ڕوحی ئێمە پێویستمان پێیەتی هەمیشە ڕوحمان تەغزیە بکەین بە مەوادی ئیمانی مەوادی ڕوحی. ئەم قوتی ڕوحەش زیاتر لە چێ بەرهەمدێ لە مزگەوت دەستەکەوێ بەڕاستی. بۆیە ئەلحەمدوللا مسلمانان ئیمڕۆ زۆر دڵشاد و زۆر دڵخۆش بوون بەکردنەوەی دەرگای مزگەوتەکان کە ئومێدەوارین ئینشاءالله یعنی یەکەم ڕۆژی کردنەوە یەکەم خوتبەمان بووە بەڵام کۆتایی جاری شەبێ کە دەرگای مزگەوتەکانمان بەسەردا دابخرێت. ئەز مامۆستا ئەس بەحسان بکەم یا دیار ناوفەمی جیهانە ئیسلامێدا بەری کۆڕۆنایان بەحس بکەین مزگەفت ڕۆژێن عینی گەلێک قەرەباڵەکە ماشەڵڵا یعنی بەرەکەت بێت ئیشڵا خودش هەمیان قەبیل کرد.
پشتی کۆڕۆنای خەڵکی ترس هەبینە ئێنە مزگەفتیان ئەڤرو ئەو مزگەفتە هین لێبینە بۆ خودبە لە هاتی ئەنجامدان قەرەبەڵغ بی وڵای من ئەوەی جەناب تەرێ ڕێک تەواوە و بێگومان ئینسانی مسلمانیش وەکو هەر کەسێکی تر حیساب بۆ نەخۆشی و بۆ پەتاکە بۆ ڤایرۆسێکەکەین و ئێمەش پێشتر ڕێنماییمانداوە وەکو مامۆستایانی ئاینی بۆی خەڵکە بێ خۆپارێزی بکە بەڵام الحەمدوللا کە ئێستا نەماوە یان زۆر کەم بووە برێم کاریگەری نە بۆ 100% کاریگەری هەبووە مەسەن خەڵکێکی لا ێزال مەترسی ئەوەی هەیە مەسەن کۆڕۆنە لێرە و لەوێ سەر هەڵبداتەوە جارێک تر کە ئینشاڵڵا نابینین بەڵام مزگەوتەکانیش ئاوەدانیان تێدا بوو من لە مزگەوتی قازی محەممەد بووم لە شاری هەولێر بەڕاستی من تەوەقوعمە کرد زۆر خەڵک بەو شێوازەنێ بەڵام مزگەوتەکە پڕ بوو قاعەکان هەمویان پڕ بوون و خەڵک وەکو جاران ڕووی لە مزگەوت کردبووە الحەمدوللا سوپاس بۆ خوای گەورە و زۆر بە حەماستر من پێم وابوو خەڵک زۆر شەیداترە لە جاران لە بۆ دیداری مزگەوت و خوتبە و جومع و جەماعات چونکە ئێمە یعنی ئەبێ واقعی بین خوتبەکردن نەریتێکی ئاینیە پەرستشێکی ئاینیە 1400 و نزیکەی 1450 ساڵ ڕێرە و مێژووی تاریخی مسلمانانی لەسەر ڕۆیشتەوە هەکراوە ئەمە یەک جارە لە مێژوودا نەکرێت حەدەسێکی غەریب بوو لە ژیانی مسلمانان بۆیە کە نەکراوە ئێستا کە جارێشتر دووبارە ئەکرێتەوە بەلای مسلمانان ینی گرنگیەکی زۆر باشی هەیە و مسلمانانیش گرنگیان پێدا ڕەنگە نسبیبی لێرە و تا ئەوێندەرێ لەو شارێک تا شارێک لە گەڕێک لە مزگەوتێک تا مزگەوتێکی تر نسبیبی ڕەنگە کەمتر هاتبی برێم 100% لە تەراویحەکان وەکو پێشانە وەکو پێشانیە بەڵام هێواش هێواش خەڵک ئەبدێت دەبیت و لێ ڕادێ دێتەوە مزگەوت سوپاس بخوای گەورە باشە مامۆستا کاتە وا بێت پێویستە نوێژی بە کۆماڵ نوێژی هەینی لەمەودا چۆن بکرێت چونکە هێشتا هەر مەترسێکە جۆرێک ئەتوانین بڵێم ماوە ئەوە نییە کە سەلامەت بین چونکە چواردۆرمان هێشتا وەک باست کرد شەڵەژانێکی تیا هەیە ئەمە طبعاً مادام پەتایەکە لا یەزال لە جیهاندا بوونی هەیە و ماوە یعنی وڵاتانی زۆر پێشکەوتوو ئێستا لە دەستی دەناڵێنن ئەمریکا ئەوروپا وڵاتانی زۆر پێشکەوتون کەچی بە ملیۆن تووشی ئەم پەتایە بوونە و دەوڵەتانی دراوسەی ئێمەش بامان شێوە بڕوای تێبی من زۆر لە دکتۆرانیشم پرسیوە لە وەزیری سەحەشمان پرسیوە زۆر زار مەسەلەن خۆم پرسیومە ینی سڕەکە چییە لە هەرێمی کوردستان خەڵک بە کۆڕۆنا نەمردووە تا ئێستا ینی وتەبێژی سەحەی سلێمانی من جەم لێ بخۆم دەرێ هەتا ئێستا لە هەرێمی کوردستان هیچ کەسێک بە نەخۆشی کۆڕۆنا نەمردووە ینی کۆڕۆنا سەبەبی پێشتر نەخۆشی مسبقی هەبووە کۆڕۆناچی گرتووە واتە کۆڕۆنا سەبەبی سەرەکی نەبووە لەو مردنی هیچ کەسێک ئەمە بەشیشی خوایە ئەمە نیعمەتێکە خوا لەگەر ئێمەی کردو بەڕاستی ینی ئەمە بۆیە ئەو فەزڵی خوا لەگەر ئێمە کردی ئەبێش ئێمەش ئەبێ بەهاکەی بزانین بەرێ ڕاستە ڕێنمایی تەندروستی دەرچووە ینی لەژێر ڕێنماییەکان ئێمە مزگەوتەکانمان کردوتەوە وەلەو هەندێ لەم ڕێنمایانە ڕەنگە بۆ خەڵک تعجیزی بێ یعنی تو ئەوڕۆکە من نوێژی جومعەمان کرد هەتا ئەم خەڵکەم کەمێک لێک دوورکردنەوە بەڕاستی زۆر مادیبوونی دەوێت یعنی تو بتوانانی 1000 خەڵک نەفرێک و 2 نەفەر نییە 1500 خەڵک 2000 کەسێتە مزگەوتێکا کاتووەرە یعنی 100% دەرناچێت بەڵام هەتا بکرێ ئێمە پابەندی ڕێنماییەکان بین هەتا بێگزاری ئەم نەخۆشە ئەو ڤایرۆسە ئاوا دەبێ ئەو کاتە ئینشاءڵڵا بگەڕێنەوە ئیشڵڵا ژیان ئاسایی جوانتر و پاقشتر بەگەرتەوە بەجا مامۆستا ئەم مە دەرگەه ڤەکر و سپاس بۆ خودێ کو دەرگەهێت مزگەفتات ڤەکرینە تایبەتیژی ئەڤروکە یەکەم ئەم بژین دهی یەکەم ڕۆژە خود یا عینی خودبەتێدا پڕێڤە سپاس بۆ خودێ بابەتەیە دیارە و خەلکیژی هەمی دیت چل تۆڕە جوواکی بەیانژی خەلیب خودچوو بتە مزگەفتە بۆ خودبێ ئەم بێجارێ بەحسا گرنگیە خودبێ بکەین ناوە ئیسلامیدا و عینیە هەروەکی خودێژی ناف قرآن بيروزدا يعني إماجة بكري إذا نودي للصلاة في اليوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع يا إيكام بحثا جرينجيا خود بيبكين رجاء عيني دا وبيك وجريدان هاي بوشي بحث هندي كيكو بازرگانی تجارت پیلن چه گریدانك ناف بین وان هر دو بابتا ده هيا خوای گەورە لە ساڵێک کە 12 مانگی مانگەشی داناوە لە بۆ پەرستن لە ڕۆژێک 24 ساعتە 5 نوێژی داناون هەر نوێژێک لەوانە 5 دقیقەیەکە با بۆ پەرستشولۆی عیلاقە و پەیوەندی تو لەگەر خوا نەپستن لە هەفتەیەکیش پێ 7 ڕۆژ ڕۆژێکی داناوە لەو ڕۆژەش نیو ساعتێکی داناوە لە بۆ خوتبە بۆ ئەوەی عیلاقەی و پەیوەندی مسلمانان لەگەر خوا و لەگەر مزگەوت و وعظ و ئرشادات دائما بەردەوام بێ خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع کە دەرێ جومعە بوو بانگ درا
دەکرێت پێشی بانجیش بێمانێ نییە نەکەی لە وەختی بانجی مەسەلەن بەڵام لایەنی کەم وەختی بانجی واز لە بەیع و معاملات بێنن بازارێکی تر لێتە گۆڕە ئەوش بازاری قیامەتە بازاری خواپەرستیە بازاری دەرونیە بۆیە ینی یەک ناگرنەوە معاملات و بازاری قیامەتە تو مەزە لە عینی کاتدا تو دوو تجارەت پێکەوە دوو تەجارەت پێکەوە ناکرێت تۆ دەچی تا ئێستا لەو هەفت ڕۆژە لەو حوت ڕۆژەی ئەو نیو ساعتت هەیە ئەو نیو ساعتی واز لەم بەیع و معاملات بێنە اینجا حتا زانایان دەرێن کە دەرێ وەضەڕ و البەیع حتا مێشیشت ئەبێ لە ڕۆی فکریشەوە تو فکر لەسەر بەیع و معاملات نەبێ ئەم نیو ساعتی کە لە مزگەوتی بەرامبەر مامۆستا دانیشتی ئەبێ تۆ بە ڕوحێکی ئیمانی و دڵێکی ئیمانیەوە دابنیشی کوێ لە مامبوجێ بۆ مامۆستا شکەی لە هەفتەیەکە یعنی جومعە بۆ گرینگە لە ژیانی مسلماندا چونکە لەم هەفت ڕۆژە مامۆستای گەڕەک و مامۆستای منتیقا یعنی خود بە بۆ ئەوە دانراوە دووسێ شت دەکات یەک لە شتانە ئەوەیە ئەبدێتی ڕۆحی ئیمانیەکە بۆ خەڵک یعنی قورئانە حەدیسە بەسەریان دەدەخوێنیتەوە جارێکی تر وزەی ئیمانیان بەرزەبێتەوە گێتی ئیمانیان بەرزەبێتەوە ئی دووەمین هەر کێشە و مەشاکلێک لەم منتیقەیە ڕوو ئەدا بە پێی سەردەم و بە پێی واقعی ئەو دەمە مامۆستا ئەبی لە ڕووی دینەوە باسی ئامۆژگاریان بکە مەسەلەن کێشەیەکە کاکە دوو جیران لەگەر یەکتری بەشەردەی ئەم خودێ باسی دراوسێ ئەەکەم ئەزری دراوسێ لەسەر دراوسێ فەقیرێکێ لێ قەوما و ماڵی سوتاوە تر نەخۆشی هەیە ئەو جومعەی مامۆستا باسی کۆمەچی مسلمان و برای مسلمانەکە وەنیە لەگەر یەکتریم خودبێکی تر مەترسێک بەسەر نیشتیمان دێک کاکە مامۆستا باسی ئەوەکە نیشتیمان پارێزی یانێ چێ خودبێکی تر باسی ئەوەکە دەرێ وڵات دزی ڕووی دەیە لە دام و دەستگایشی حکوومەت مامۆستا دێ باسی ئەوەکە گاکە گەندەڵی یانی چێ ئەبێ دەست پاک بن لە ئیدارەدانی دەوڵەت و لەوانە مەسەلەن جا تو پێدا بڕۆ ینی خودبێکی تر دەبینی مەسەلەن وڵا سیارەیە گەنجێک زۆر توند هاژۆ بووە 200 ڕۆیشتووە لێیدا لەم ڕۆژانە دوو نەفەریان بەردەرگای ئێمە کوشت ئەمرێ خۆی کرد بەهۆی دامیش سیارەوە مامۆستا باسەکە کە توند ڕۆیژی ینی تون هاژۆیی سیارە کارێکی خراپی تر بەم شێوازە ئەبێ مامۆستا لەگەر معانات و لەگەر واقع و ئەحداسیاتی خەڵکی خۆیدا جومعانە خودبەکەی بکە و باتە سەرێ بەوەی خەڵکەکە سوودی لێ ببینێ بەڕاستی بەڵێ مامۆستا وەک ئەزانین نوێژی هەینی هەندێک ئادابی هەیە خۆششتن و دواتر زووتر ڕۆشتن بۆ مزگەوت و دواتر گوێگرتن لە مامۆستا بەبێکە ورتەی لێ بۆ قسە بکاتوانە هەندێک کەس هەیە دوای خوتبە ئەڕوات کە خوتبە تەواو بووە ئەینجا ئەچێت بۆ نوێژ خێری بەقەدەر ئەو کەسانەیە کە لە سەرەتاوە ڕۆشتون ینی مەبەستەوەی خوتبەکە تەواو بێ بەس بۆ نوێژەکە بەڵێ بەڵێ مەسەلەی ئەمە ڕۆژی جومعە ئەو دوو خوتبانە لە جێگای دوو ڕکعانە خوتبەتانی تەقومانی مەقام ڕکعەتەین هەموو جارێ موازینەکە بانگ دەکات ئەم دوو خوتبانە لە جێگای ئەم دوو ڕکعاتانن واتە مسلمان کە نوێژی نیوەڕۆ 4 ڕکعاتە و لە ڕۆژی جومعە بێ بە دوو ڕکعات لەبەرەوەی دوو خوتبەی تریش دەکەیتەوە چوارەکەت بۆ تەواو بیت خوتبەی کامل کەسێک برێ من خوتبەم کردووە ئەبێ لە ئین الحەمد لله مامۆستا حزوری هەبێ لە مزگەوت هەتا سەلامدانەوەکەی ئەوە خوتبێکی تەواوی کردووە ئەو کەسانەی کە تەنها بۆ نوێژەکە ئەسن و گیان لە خوتبەن و هیچ وەرناگرن بەڕاستی ئەمانە خوتبەکەیان نەقسی تێدا و کامل نییە و ئەو خێری و پاداشیان نییە کە پێغەمبەر دەفەرمێ هەندێکیان خێری حوشترێکیان هەیە و هەندێکیان خێری چێڵێکیان هەیە و هەندێکیان هی بزنێک و ئاخیری هیوای هەیە تەنها واجبەکەی لەسەر لا دەکەوی نابێ مسلمان لەوانە بێت تەنها واجبەکەی لەسەر لا بکەوی بەڕاستی مسلمان ئەبێ لەوە بی ئیستیسمار بکە من بەلامەوە زۆر سەیرە تۆ یعنی لە ناو فەوزا و غەوغای ژیان حوت ڕۆژ بەردەوام خەریکی ئیشکردن و پارەژماردن و حیساب و کتابی و کارکردنی نیو سعات ئەو نیو سعاتی ئەچم یعنی هەر بۆ خۆم بۆ فەراغی مێشتی خۆم دادەنیشم بەرامبەر بە خالقی خۆم ئەو خالقی ڕزقمەدا ژیە گەڕانەوەم بۆ لای ئەوێ ڕوحم بەدەست ئەویە هەموو شتێکم بەدەست ئەویە دەگەڕێمدا تەفەڕوقەکەم نیو سعات دادەنیشم پەلە ناکەم ئەنی خکابرا ئەگەر 2 سعات بە دیار درامایەک دابنیشی 2 سعات بە دیار یاریەشی تۆپێنە دابنیشی بەلایەوە زۆر ئاساییە بەڵام ئەگەر 10 دقە لە خوتوتارێک دابنیشی بێزارەبی و ئیتر خەوی دێوەمانە بەڕاستی مسلمانی چالاک ئەوهانیە مسلمانی چالاک ئەوەیە بە حەماسەوە ئاچی لە مزگەوت دانیشی و گوێ لە مامۆستا ئەگری و بە حەماسەوە دانیشی بەرامبەر خۆی دادەنیشی بەڵێ مامۆستا ئەکرێ بژڵێن ئەمەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت هەر کەسێ زووتر بڕوات لە سەرەتا نەحەم پێش ئەوە بڕوات دابنیشێت وەکو وایە شتێکی قوربانی کردبێ بەڵێ چێل ئەمە بۆەوە نییە کە دەرفەتێ بۆ هەژاران ئەوەی کە ناتوانێت قوربانی بکات بەو شێوازە بۆ قوتابیە کە هێشتا ئیمکانیەتی ئەوەی نیەش حەزی شەکات بژڕێک ئەمانە فەزائیل الأعمال ئەو کردوانەی کە ئەزریان مضاعفە يعني ئەمانە مثلا زۆر جارۆ سحابێک زۆرتەکەم پێغەمبەری خۆی وتی یا ڕەسوڵ الله وڵا خەڵک هێ دەوڵەمەندە و پارەی زۆری هەیە
ئەم هیچ سپارەمی وەکووان خێری بکەم پێغمبەری خوا فەرمی زکرێکت فێرەکەم ئەتۆش ئەو زکرە برێ خێری وانە دەگاتێ سبحان الله وبحمده سبحان الله العظيم پێغمبەر فێری کرد مثلا جارو هەیە ئەسکار لۆ کە خەڵکێک کە کەم دەرامەتە نوێشکردن تاعاتکردن ئەوانەی پێ ناکرێ الكلمة الطيبة صدقة يعني اصلا ابتسامك في وجه اخيك صدقة يعني ئەمانە هەموو پێغمبەر فەرمی قسەیەکی خۆش لەگە برایەکەتەکەی ئەمە خێرێکت کردووە ابتسام پێکەنینەیەک گرژینەوەیەکت بەڕووی برایەکەت و دڵی خۆش بکە بەرامبەرەکەت خۆشەکەی ئەمە سەدەقەیەکت کردووە یعنی شەر مەرج نییە تۆ دەستی مسلمانێکە گری یادەی نەخۆشێکەکەی سەردانی نەخۆشێکەکەی ئەمانە سەدەقەن بۆ تۆ یعنی مەرزەیە لا تۆ دەوڵەمەند مادام مامۆستا هەند گرنگی بە بەحسا خودبێ و ڕۆژە عینیە گریە گەلێک جارە ئەف پرزگەریەکە چێت بێت یعنی وساتێتە بەحسکردن داهین تەماشەوانەژی پشتڕاز بکەن سێ خودبا مسلمانێک نەچتە خودبێ و تو وەختێ خودە حاضر نەبێت و گوه نەدەتە خودبێ بتەنێ بۆ نوێژێ بچێت ئەوش دینی دەرکەتینە ئەوەن تشتێکی وەسابوونینە مەسەلەی پێغمبەر حەدیثێکی هەر کەسێک سێ خوتبان زانایانیش باسییان کردووە سێ خوتبان بچوێنی بە تەهاون یعنی بە کەم تەرخەمی هەر بە ئەنقەس بیان شوێنی كتب من المنافقين يعني علامة منافقان لدزي يعني ضلي الرشد به أمانة هموي واردن بريم لدين سوبي تدري بهوي أول الدين ناس تدري بلام حميشة مسلمان خطبة فرض العين فرض الكفاية وكون يجي جماعات إذا يجي جماعات منافق يعني شو ماذا مش منافق يجي جماعات فرض الكفاية عندك بكلا سنوات لا دزي بلام جمعة فرض العين هر مسلمان لسري واجبة يعني بالغ به وعاقل به ومكلف به لەسەری واجبان حزوری هەبێ لە نوێژی جمعە ئامادە بێ و ئەگەر ئامادەنە و بەڕاستی گوناهبارە و گوناهی دەگاتێ یعنی تر گوناه دەرەجەی گوناهەکەی چەندە هەرخوای گەورە بەخۆی زانی داخوا دەرەجە ئەوە ئیمتیسالی ئەمری خوای نەکردووە فەرمانێکی خوای جێبەجێ نەکردووە بۆیە مسلمان لە هیچ ئان و ساتێک نابێ خوتبەکەی خۆی بچێت ئەvە هەکەر نەچوو یەک جاری بەس ئەکەر بوو نوێژێ بتنێ چوو ئەو ژیشوانە حسابە ئەنێ بوون منە لە کاتی خودبەکەی نەچوە کە پێشتر بازمان کرد بەڵام بەس بوو نوێژەکەی چوە ئەویش لەوانە حسابەکە نەچوویتە خودبەکەی تەینا بوو فەرزی نوێژەکە چوە مادەم نوێژەکەی کرد بە جەماعەت ئەوە خودبەکەی لەسەر لاکەوتووە بەڵام ئەزر و پاداشی هەیە یەک من ئەزر و پاداشی وەکو ئەو کەسە نیاوی دقیق پێشی هاتووە نیە ئەوانەی زووتر پێغەمبەر حەدیثی صحیحمانێت ئەوانەی زووتر دێن ئەزر و پاداشی زیاتریان هەیە بەڕاستی دوایە تۆ کە دەی بۆ لە مزگەوت و نوێژی جومعە تەنها بۆ ئەوە نییە هەندێک کەس دەرێ هەندێک کەس دەرێ وەڵام من ئەمە مستای هیچ مستەوای نییە مستەوایشی ئەو تۆ نیەیان بەو دەرەزەی من سوودی لێ نابینم ئامانجی سەرەشی تەنها ئەوە نییە تو مەسەلەن لە مامۆستا تو کە چوویە مزگەوت ئەو فترەی تەفەڕۆکت لە بۆ خوا ئەوم مسلمانانە دەبین ئەوم براو خوشکانی خۆ دەبین لە مزگەوت یعنی مسافحەکردنیان و یەکتر دیتنەوە و ئەبدێت بوونەوەت لەگەر ئەو براو خوشکانەت خۆی لە خۆیدا ئەوە یەکێکە لەو ئامانزانەیە کە خوتبەی بۆ دانراوە بەڕاستی بەڵام مامۆستا ئەگەڕێنەوە لای جەنابەت بۆ پرسیاری زیاتر بەڵام ئێستا چینە لای هەردوو پەیامنێرمان ئاراس ئەحمەد و هەروەها ئارام بەختیار کە ئاراس لە هەولێر لەگەڵمانە و ئارامیش لە سلێمانی ئاراس ئەم کاتت باش چۆنی پێمان بڵێ لەکوێیت و چیت هەیە پێمان بڵێیت شەوتان باش سۆڤان من ئەم شەو لە بازاری تعجیلم تعجیل بازارێکی ملیە تەنها بازارەکە تایبەتە بە خواردن و هەندێک زۆری خواردن لێرە هەیە دەفرۆشرێ خواردنی تایبەتن ینی تەنها لە هەموو بازارە ملیەکانی هەولێر تەنها لە تعجیل دەست دەکەون بۆ نمونە هەندێک پەلەوەری ینی دەگمەن لێرە دەفرۆشرێت کە لە شوێنی دیکە دەتوانین بڵێ لە شارەکانی دیکەش نییە من لەگەڵ وەستا خۆی قسەکەم وەستا شەوت باش پێم بڵێ ئێوە چیتان هەیە لێرە زۆرە پەلەوەرێکی بەخۆی ئەمە هەژ نەوعە پەلەوەرمان هەیە کۆترە گاپەڵە سوسکەیە ڕەشۆڵەیە فڕوجی کوردیە کەوە پۆڕە بەڵام بە حکمی ئەوەی کە زۆر جە مشکلی هاتن و گرتن و ڕاوکردنیان هەیە ئەمە ناتوانین هەمووی دابین بکەین ئێستا ئەمڕۆ لێرە چەند زۆرەکمان هەیە بلۆ نمونە ئەوەی کە زۆرترین خواست و ڕەوازی لەسەر کۆترە کە گۆشتی ڕەشە چکۆی عادەتەن گۆشتی ڕەش بەتامە و هەروەها سوسکەمان هەیە ئەوە گۆشتی سپیە خەڵکیش هەر داوای دەکەن وهروە پەلەوەری گەورەمان هەیە لۆ نمونە ئەوە مراوی تورکی ئەوانەی کە دەفڕن بە باڵەکانن ئەوانەی ناوقوڕاو نین و هەروەها باڵکەی خۆمانە یاخود پێی دەگوترێت فڕوجی کوردی کە لە شێری گچکەیە فێرە بانگدان نەبووە فێرە بانگدان ڕەشۆڵەشمان هەبوو بەڵام نەمایە ئەلێرەش ئەوانن کە چکەن ناکرێت معادل لەناو ئاوەکانیان بن لێرەیان دادنی کاتێک مشتری داوا دەکەین زە بۆیان گەرم دەکەینەوە چۆنیەتی لێنانیان چۆنە
عادەتەن کە سەر دەبڕێن لە ناو ئاوی گەرم با بڵێن نەرم دەکرێتەوە تووکەکەیان پاشان لێ دەکرێتەوە اینجا لێرە با بڵێن وەستا خۆی لەسەر ئاگری دادنێ بەڵام یەک شتەیە کە نابێ ئاگرەکە ژێری گەمەی بکاتن لێ زۆر جار ئەوەی کە لە ژوورەوە دەیکوڵێنیتن یعنی تووشی گەرمایەک و مادیبوونەش گەلێک زۆر دەبین خەڵک لەسەر ئەو خواردانە بێگومان گەلێک زۆرە لە هەر لە خەڵکی با بڵێن ناو شار و خەڵکی ناو بازار هەتە پلەدار و پەرلەمانتار و سیاسەتمەدارەکان هەمووی داوای دەکەن ئەو خواردانە زیاتر بە هاوینان بە گەرمایان بە وەرزی سەرمان حتمما لەبەرەوەی سوپەکەی گەرمە بە زستانان خواستی لەسەر بەڵام ئێمە لەبەر مانجی ڕەمەزان دامان ناوچکە خەڵک داوای دەکەن چەند ساڵام کارە دەکەن بە خودای ئەمن بابم لەدایک نەبوو کاریان کردی ئەین تقریبا تام بڵێم لە هەفتەیەکان و ئێستاش ڕسمەکان لێرە هەن لە هەفتەیەکانەوە دەستیان پێ کردیە بەڵام وەکو دوکان لە نەوەتەکان و ئێمە لێرەین بەڵێ ئەنی وەکو وەستاش باسی کرد لێرە ئەو خواردانە ئەو پەلەوەرانە پەلەوەری زۆر تایبەتن هەرچەندە بە قەبارە بچووکن بەڵام تامێکی تایبەت و تامێکی خۆشیانێ وە خواردنی دەگمەن و وەکو بڵێ ینی کڕیاری تایبەتیشان هەیە و بە تایبەت ئەم خواردانەی لێرە هەیە لە تاعزیر خواردنی دەگمەنیشان لە هیچ بازارێکی دیکە نییە زۆر چاکە ئاراس بەو بەم پێیە بڕات ئاوهات مانگی ڕەمەزان وا کۆتایی دێت دوایی خۆت و ئارام بچن وەزنی خۆتان بکەن خۆتان بکێشن من دڵنیان کێشی هەردووکتان زیادی کردووە چونکە هەردووکتان لە پارشێوانە شوێنێ خواردنی خۆشی لێبوو لەوێ بوون حتمما لێشیان خواردووە چی گوت ئاراس تەقەلەویان نە تا خوب بێدەنگ کرد وڵی قسەکەی سۆڤان زۆرتەوە بەزیتر ڕەمەزانە ینی دەڵێن ینی خواردن زیاتر بەتان دەی بەرۆکو باز دەکرێەوە زیاتر لە شەوانیش خواردن دەخورێەوە سۆڤان ئەگەر دوای ڕەمەزانی نەڵێن دڵمەکە لەگەڵ کاکسینان جەما داوەتماکە خراپ نابێت زۆر سپاس ئەفکارێمە ئاراس ئەحمەد پاواکی ڕاستەخۆ تەخەم پێ نابێت دێخواردنەکە هەرجێ چێکین بە وعدەکە ژێوارگرتی بێجان نزان خودی کەریمە ئەم دێش هەولێرێش ئارازی بەرەف سلێمانی بەبچین ئەفکارێمە ئارام بەختیار پاواکی ڕاستە خود یالمەدا ئارام ئەفدەمێتە باش بزانی کاتول چ جهەیەکی باژارێ سلێمانی چونکی ئەفکارێمە ئاراز بەرەف تەعجیل بەچوبی ئەس باوارم پشتەژی قەرەباڵغ هەبێجا بزانم کا بازارێ ئەوژی جهەیەکی تایبەتە فەرمووارە ژوان سڵاو لە تۆ سۆڤان سڵاو لە تۆش بۆ خۆیان بێ دوای ڕەمەزان من و ئاراس خۆمان بکێشین بە دڵنیاوێ کێشمان زیادی کردووە خۆشبەختانە هۆڵەکانی لە جوانیش کراوەتەوە بۆی بچین کەشی خۆمان دابەزێنین منیش لە جێگایەکم کە لە پێش مزگەوتی گەورەیە بە سینەماکان ناسراوە زیاتر ئەم شوێنە جێگایەکە زیاتر خواردنی میلی لێ دەفرۆشێت هاوڵاتیان دێنێ ئەم شوێنە پاشێوکردنی خۆیان لێرە دەکەن ئەم جێگایە ینی پێش یەکەم ڕۆژی ڕەمەزان ئەگەر بیرتاما بێ هاتمە ئێرە زۆر چۆڵ بوو بەڵام ئێستا دوای ئاسایبوونەوەی ژیان کراوەتەوە خواردنی زۆر بەتامی لێیە جگەرەکەی ئێرە زۆر بەتامە چینە لای وەستا بزانین ئەم جگەرەی سینەماکان بۆ بەتامە وەستا سڵاو لێبێ دەڵێن کە بابوو جگەری سینەماکان زۆر بەتامە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە تازە بە تازە شتێنی شتمان نامێنێتەوە باشە پارشێوان تا چەند هاوڵاتیان دێن ئەم جۆرە خواردانە دەخۆن تا پێش مەلابانگان نییەن ترکە مەلابانگیا تەواو کەس نامێنێ لێن ئێوە لە ساعت چەندەوە دێن بۆ کارکردن پێش بانگی ئێوارە بەشتان ساغ بێ زۆر سپاس بەڵێ ئەگەر زانە هاوکارم بێ دیمانەکان بگوازینەوە لێرە جگە لە خواردنەکان هەروەها دۆی کوردیشی لێە و لە فەش لێرە دەفرۆشتێ و هەندێک دوکانی دیکەش کراونەتەوە ینی بازارێکی میلی تایبەتە ساڵانی پێشوو گەشتیارانی زۆر دەهاتن بۆ ئەم جێگایە ژوان بۆ پێی کە جێگایەک بوو ئەو خواردنە میلانەی تێدەفرۆشێت کە لە سلێمانی بە تایبەت دروست دەکرێت ئەنی بۆیە پارشێوان ئەم جێگایە قەڵەباڵغ دەبێت و هاوڵاتیان دێن لێرە پارشێوێکی بە چێژ و تام دەکەن ئێمەش دوای ئەم ڕاستەوخۆیە لەگەڵ ئارازی تفاقم کردووە ئەو پەلەوەر ئەو ڕیشۆڵە و شتە خوا منیش لێرە جگەر و کەباب هەر تشتێکی هی بخۆن سەحەت و ئافیەت بێت حتا پشتی ڕەمەزانێژی خودی کەریمە پاشبژین چند وەرزشێت کێن ئەوش هین خواردنێش خو قەتعکەنە ئەو بابەتێکی دیە زۆر سپاس بۆ ئەفکارێمە ئارام بەختیار پاواکی ڕاستەخۆ اینجا سلێمانیت گەلمە دەبین یعنی خواردنا جهت بازارێت ملی خواردنەکە لەزەت و خوشە و یا ئەرزانەژی
جا بۆ هەر کەسێ شتەوەری سەحەت و عافیەت بێ. نوێشیگیانتان بێ و زۆر سپاس کە لەگەڵمان بوون. هەر بژی مامۆستا تو بینت کۆرێکە خواردنی وڵا هەمومانە بێ خواردن بخۆین بۆی پێ بژینەوە نیە تر کەسە و بە شێوازی خۆی زێدەتر کیش خۆرنەک گەلەکە بدلێتێت و حەژێت. وڵی من حەز لە خواردنی چەور و ئەوانە ناکەم ینی حەزم لە خواردنی بەسیت حەزم لە سەڵاتەوە شتانەیە دیارە ژش بەرهندیژی چاوی خۆ گەلە دیاخۆ ماشڵە لەوەژی ڕێکۆپێکی هەر بەخۆی ئینسان ئەگەر گەیشتە تەمەنێک ئەبێ چاوی لە خۆبی گۆشتی حیوانە ناخۆی مەسەرەن شتی بەسیت هەتا بکرێ بخۆی مەسەرەن میوەجات باشە ئینسان بۆ سەحەتی ئینسان بەڕاستی بیرهەمی نەخۆشیەوە. ئەمە زۆر جاروی سیستەمی خواردن لە لای ئێمە ڕێک نییە سەراحەتی ئینسان چۆن هەتا وەناو تەمەنیش کەوتووە حیسابی ئەوە ناکە بێ حیسابێک بخۆی بکە کە وەکو گەنجێک مەچینەی خواردنی وەکو پیرێک نییە بەڕاستی نابێ چاولێک ئەم دیسە خواردنی دیرکەوین دیسە بچینەت ناو بابەتی خۆدا مەگوت فەرزە و فەرز هەرێک دیفیا خوچت نە فەرز و کیفایە یعنی ئێک پێش هەمیاوە بچێت ئەگەر هەوسا بت کابرا بچتە مزگەفتێ بەس فکراویە مەشغول بێت یعنی وەکی مەگوتی هەکە هین چوونە بازارێ خودێ هیچ دنیای دیر کەون بێت فکراوەیە صافی بێت ئەگەر فکراویە مەشغول بێت خودباویل سەر حسێبە یانژی خێراوی کێمترەوەکی مەبەری نخواژی بەحەسکردی ئێمە دەرین خی گەورە فەرمی ئەلا بذکری الله تطمئن القلوب دڵی تۆ کەنجێ ئیطمئنان وەرەگری کەنجێ ئارام وەردەگری ئارام بەخش دەبی ئەو کاتێ دڵت پەیوەندەکەت ڕاستەوخۆ لەگەر خوابی کاتێک ئەتوو دەچی بۆ مزگەوت و دادەنیشی بەرامبەر بەخوای خۆت ئەگەر دڵت چکە تەعاملی خوا لەگەر دڵی ئینسانە لەگەر ناخی ئینسانە ئەبێ ناخی تۆ تەعاملی ئینسان وەکو لە ئینسان لەگەر چییە لەگەر ڕووکەشە ئێستا من چۆن تۆ دەخینمەوە بۆ دەخینمەوە کە چۆنی لە بەرچاوی من ئەوها دەخینمەوە چت لەبەرە بەڵام خواوان نییە لەگەر ناخی ئینسان قسە ئەکە ئەبێ ناخی تۆ ڕاست بێ لەگەر خوا بۆیە دەبینین پێغەمبەر دەفەرمی إن الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم بل ينظر إلى أعمالكم وقلوبكم تماشي کردەوە و دڵی تۆ ئەکا بۆیە مەثەن ئەو کەسانەی کە قوربانیانە کرد زمانی خۆی سەردەمی جەهالەت و پاشەوانیش عادەتێک وا بۆ ئەوانەی قوربانیان نەکرد ئەچوون دەیان خوێنی حیوانەکانیان بە دیواری کەعبەدا ئەکرد و دەیانوت با خوا بزانی و ئەمە هینمان کردووە قوربانیمان کردووە خی گەورە فەرمووی لەن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم من ئیشم بە خوێنی نییە و ئیشم بە گۆشتەکەی نییە و قوربانی من ئیشم بە نیەتەکەتە بە تەقوایەکەتە بە دڵەکەتە تا چەند دڵەکەت لە بۆ منە بۆیە ئینسان زۆر گرینگە کە ئەو کە ناخی دڵی لەگەر خوا ڕاست بێ عیلاقە و پەیوەندی ناخی خۆی لەگەر خوای ڕاست بێ چکە پەیوەندی تو لەگەر خوا لە ڕێی دڵەوە گریا دێن ڕێی جەستە نیە ئینسانێک بە هەر دابنیشێ حرەکات بکە و سەکەنات بکە وەکو ئێمە نوێژەکەین گوایە نوێژ دەکات بەڵام دڵی لە لای خوانە بە هیچ سوودێکی نییە بەڕاستی ئەو کاتە تۆ سوود وەرەگری ئەو کاتە تۆ عیبادەتەکەت جێگای خۆیەگری و لای خوای گەورە بە هەند وەرەگیرێ ئەگەر دڵت لەگەر کرداوەکانت مطابق بوون ئەگەر مطابق نەبوو ئەو کاتە سوودێکی وای نابی بەڕاستی ئێمە کە نوێژەکەین نیەتەکەین بۆ ئەوی کە کاری باشە بکەین یا هەر نیەتێکمانێ بۆ ئەوەی کە خی گەورە لە دوعاکانمان قبول بکات و ئەعمالمان لێ وەربگرێت و لە نوێژی جمعەشە لە هەینیە هەر لە گشتی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت في يوم الجمعة ساعة دەستیشی بە ڕوایەتەکان بێت دەستیشی بە بچووکی ئیشارە بە کاتێکی کەمەکات کە کاتێکی کەم هەیە تیایدا دوعا قبوڵە ئەو کاتە دەکەوێتە چ زەمانێکەوە لە دوای نیوەڕۆی لە بەیانی ڕۆژی جمعەوەیە تا کۆتایی دەکەوێتە چ کاتێک ئێمە حدیثمان هەیە لە سەوەی جەنابتەری پێغەمبەر فەرمی ساعتێک هەیە لە ساعت و ساعتێکی پێغەمبەر یعنی وەختێک هەیە بەڵێ ساعتەکە بەمانە وەختە کاتێکی ئەو کاتە لە ڕۆژی جمعەیە دوعای تێدا ڕەت ناکرێتەوە بەرێ مسلمانان بۆیە گرینگە لە ڕۆژی جمعە هەمووی استثمار بکەن و هەمووی بەکاری بێنن ئیوە دەرێ پێشی ئەوەی خەتیب بچێتە سەر ئەمە کە پێغەمبەر بە مطلقی قسەکەی کردووە دیاری نەکردەوە وەکو مەسەلەی دیاری نەکردنی شەوی لەیلەتول قەدر لە دەشەوەکانی ئاخیریدا بۆ ئەوەی مسلمانان هەر دەشەوەکان استثمار بکەن و هەر دەشەوە بەکاربێنن ئەم ساعتەشی دیاری نەکردووە اینجا زانایان ڕاڕاییان دەرچووە بە پێخێنەوەی خۆیان ئیوای دەرێ وڵاکە کە پێشی خەتیب بەسەرکەوێ ئیوای بینی هەرد و بانگانە ئیوای دەرێ بینی بانگ و قامەختانە حەدیثمان هەیە دەرێ دوای نوێژی عەسرە ئیتر ئەم ئەمانە حەدیث هەموو ڕای جیاوازن لەسەر ئەو مەوزوعە هەن ئەمە هەمووی بۆ ئەوەیە پوختەی قسانەوە ئەوەیە مسلمانان دائما ئەگەر دەستی بەتار و بەتایبەتی لە ڕۆژی جمعە و دوعا بکەو لەبەر خوای خۆی بپارێتەوە تمام مامۆستا ئەڤەل فێری مەزانی فەرزە و هەرێک نەچتە خودبێ بتایبەتیژی سێ خودبا یەک گونەهبارە بەس دە ئەم بینێ
ارکی قرستر یه ماستر کول کفته سر ما مستوی آینی پیغمبری صلی الله علیه و سلم چه بحث دانا خطبه کریت روز آینی دا ما مستوی آینی و چه خطبه بدت چه دست بید کت بابتی ویل سر چه بید و دمی خطبه جی چند بد طایبتی جی هاتی ندیار کردن اویان جی تشتکه وکریه من پێشتر باسم کرد خوتبە ئەبێ بە پێی واقع و بە پێی بارودۆخی ڕۆژ بێ ناکرێ مامۆستایەک بێ ئێستا چیرۆکی کەسێک بۆ من باز بکە با لە قورئانی پیرۆزیشدا بێ مثلەن چیرۆکی پێغەمبەرێک بێ ئەوەی هیچ مطابقە و بەراوردێکی پێ بکە لەگەر واقعی ئێستا تەنها چیرۆک بۆ چیرۆک هیچ سوودێکی نییە و نابێ مامۆستاوا بێ بەڵکو چیرۆکێک دەگیڕیتەوە ئەو چیرۆکانەی کە لە قورئانی پیرۆزی پێغەمبەرن لە بۆ حەزەتی محەممەد هاتوون صلی الله علیه وسلم هەمووی بە پێی ئەحداسیاتی ڕۆژادن شتێکی بەسەر پێغەمبەر هاتووە ئەزیەتیان داوە خوای گەورە چیرۆکی مثلا حەزەتی ساڵحی بۆ نردووە چیرۆکی حەزەتی موسای بۆ نردووە حەزەتی ئیبراهیم بۆ نردووە ها بزانە چیان بەسەروان هێنا ها ئەوانە چیان بەسەر وەکو تو پێغەمبەر بوون بۆ دڵنەوەی پێغەمبەر واتە مطابقەکردن و بەراوردکردن لە نێوان ئەو چیرۆکانەی کە لە قورئان و لە تاریخدا هەن لەگەر واقعی ئێستا بۆ ئەوەی ئێمە دەرسی لێ وەربگرین و بیان گونجێنین چیرۆک لە بۆ چیرۆک سوودی نابێ بەڕاستی بۆیە مامۆستا ئەبێ دەبێ بە پێی بارودۆخ و بە پێی ئیمانی خەڵکەکەش وعز و ئێرشادەت بدا بەڕاستی مثلا ئێستا ئەمە لەناو واقعێک داینا مانجی ڕەمەزانی پیرۆزە شەوی لەیلەتول قەدرا تازە لە کۆڕۆنا خەلاص بووینە وەنیە دەکرێت مامۆستا بچی بەسەرم باسی حەز بکە ئەمە حکمت نییە مسلمانانش سوودی لێ نابینن بەنسبە دیاریکردنی کاتی خوتبە ماوەیەکی نییە برێمە شەرع دیاری کرد بێ ئەوەندە دقیقە بەڵام باشترین خوتبە ئەوەیە خوتبێکی وەسەط بێ مثلا پێغەمبەری صلی الله علیه و سلم ئەگەر هات بتە بەحثکردن چەند دقیقە خوتبە بە دقیقەت هیچ خوتبەی هیچ کەسێک ئەوانی پێشین ئێمە دیان نییە بەڵام ئەو خوتبانەیەکەوە لە پێغەمبەر واریدنەوە خوتبەی پێغەمبەر بە خوتبەی کورتن هەمیان بە 6-7 دقیقە تەواوە بن بەڕاستی بەس مثلا ئێستا ئەمە باسی واقعی ئێستا بکەین مسلمان وەزارەتی ئەوقافیش وەکو ڕێنماییدا ناوە لە ڕێگای کۆنفرانسێکە ئەنجامیاندا لە 20 دقیقە تێنەپەڕێ بەڕاستی خوتبە لە 20 دقیقە تێنە 20 دقیقە شتێکی معقولە مامۆستا مقدمات و عەرەبیەکەش دەرێوانە 20 دقیقە حەدێکی معقولە مسلمانیش توانی سودێکی وەربگرێت درستە بەس سەرهاتێکی بێژت بێ ئاەتت قورئان و پیرۆز و بێ فەرمودێت پێغەمبەری صلی الله علیه و سلم یان ژیوێت ئەو هەردوو تێدا بن حتا خوتبە کامل بێت دەبی زانایان دەرێن ئەبێ دایانی کەم ئاەتێکی تێدا بێ ئەگە حەدیث تێژانەوە ئەگە تێدا بوو باشتریشە بەڵام ئەبێ ئاەتێکی قورئانی پیرۆزی تێدا بێ بەس تو هەر بەس حکایەتان برێ بەبێ هیچ شتێک بێگومان ئەمە خوتبێکی ناقص دەبێ و کامل نییە کاتە ئەگەر ئەوەندە خوتبەی ڕۆژی هەینی گرنگە دوو ڕکعات تەحیەت مەسجدمان هەیە کەسەکە ئەڕوات فریای ئەوە ناکەوێت نازانێت تەحیەت مەسجدەکە بکات یا وەکو گوێ لە خوتبەکە بگرێت کامیان فەرزترە تەحیەت مەسجدەکە بکات یا خود دوو ڕکعاتەکەی ئەگەر تۆ بچی کامی پێشا دەکەی خۆت بچیتە مزگەوت من بچمە مزگەوت تەحیەت مەسجدەکە حەتمەن تەحیەت مزگەوت ڕاستە تەواو ئینسانەکە چۆ مزگەوت مامۆستا خوتبەیەدا ئەبێ دوو ڕکعات سونەتی تەحیەت المەسجدەکە دەکەی من بۆیە پرسیارەکە من لەوە چێ بیزانم بۆیە لەبەر کەسی دۆلڤێری ئەز و مامۆستا دەکەوینە بەرێ اینجا دانیشێ بەس ئەگە دانیشت هەر ناسێتەوە بۆی دوو ڕکعاتەکە بکە تمام بجا مامۆستا دا ئەزتون و کەبکەوینە بەرێک مادام سەرمی بابەتی خوتبە فەرزە سەر هەر مسلمانێکی وەختی تو چووی خوتبە هاتیە دەست پێکردن سنەت کو تەحیەت المەسجدە ئەو سنەتە بۆچی ئەو تەحیەت المەسجد بکرد خود دەمەکیدا فەرزەکە پڕێ بەس یعنی ئەمە سنەتی تەحیەت المەسجد مانێ سنەتێکی مؤکەدە باشتر وایە ئەگەر سنەتە گوێ بگرەوە ئەگەر خەتیب لە ناو نوێژ بوو ئەتو چییە مزگەوت لە ناو عەفوان خەتیب لە ناو خوتبە بوو باشتر وێ دابنیشی و سنەت نەکەی بەڵام ئەگەر سنەتت کرد ئاساییە دەتوانی بیکەی بەس ئەگە دانیشتی هەرناسیتەوە بۆی دوورکە سنەت بکەیت زۆر خەڵکەیە مەسەلەن خەتیب بەس کە من ئەمانە کە خەتیب خوتبە ئەدا دانیشتیە لە خوتبەی دووەمین هەرسیتەوە دوورکە سنەتەکە غەڵەت ئەمە ئەبێ کە دانیشتی هەرنەسیتەوە تا ئەو کاتەی نوێژەکە تەواو بێ مامۆستا باسی ئافرەتان بکەین چونکە جەناب ئێستا باسیوت کەوتت ئەگەر تۆ بچیت ئێستا ئافرەتانیش دنێستەمە هۆڵی ئافرەتانمان هەیە وەکو پیاوان بڕایتە بە ئەندازەی پیاوان دێن بەشداری بەڵام پرسیارەکەی من ئەوەیە ئەڵێم ئەگەر ئافرەتانێکن ناتوانن وەکو پیاوان هەموو جمعەیەک بچن بۆ نوێژی هەینی چۆن لەبری ئەوە ئەو پاداشت و خێری کە بۆ پیاوان نووسراوە چۆن بۆ ئافرەتان تاویز دەکرێتەوە نوێژی جمعە معلومی جەنابیشتانە لەسەر ئافرەتان واجب نییە
بەڵام ئەگەر بیکەن سنەتە و چی بە خێر وێنە خێرەشی باشیان دەگاتێ ئەکرێت لە ماڵەوە گوێی لە خوتبەکە بێت و لە ماڵەوە لەگەڵ ئیمامی زۆر زۆر باشە بەڵام باشتر وایە طبعاً ئەم ڕێنوایە بۆ ئافرەتانە خوشکان لە ماڵەوە باشتر وایە نوێژی نیوەڕۆ نەکەن هەتا خوتبەکە ئاکرێت لە مزگەوت ئەمە زۆر کەس ئەوە نازانێ بە تایبەتیش مثلەن دوو بانگ دەدرێت بانجی یەکەم لە وەختی خۆی نییە داوا لە خوشکان و دایکانەکەین بانجی یەکەم کە دەدرێ نوێژ نەکەن چکە نوێژ نەبووە ستا لە مزگەوتی ئێمە 10 دقە زووتر بانگ دەدەین 8 دقە زووتر بانگ دەدەین نوێژ نەبووە با نوێژەکە دەکەن زۆر بیان ئەوە دەزانن اینجا کە خوتبەکە تەواو بوو دەتوانن نوێژ بکەن مامۆستافی جارێ ئەس دیستە ڤەگەڕناوە نەچوونە خوتبێ سێ خوتبە زێدەتر بەس نوکە کابراایەکی مسلمانێکی حیجەتێکی هەی ئەوژی هێشتا ڤایرۆسا کۆرۆنای مەترسیە ئەو بووی هەیەش بەر مەترسیە ڤایرۆسی بێژێت هێشتا ئەسنۆچمە خوتبێ حتى تەمامیش ناو بچێت وڵی ئەوەی نخۆشە ئەوەی سیحەتی باش نییە ئەوەی تەندروستی باش نییە ماسەن ئەوانە معزورن بە پێڕێنمایی تەندروستی ئەوێنێ نەخوتبە بەڵام ئەوانی تر معزور نین چونکە مادەم مەترسی نەماوە مادەم وەزارەتی سەحە بڵێ مەترسی نەماوە و لەژێر کۆنتڕۆڵە هیچ کەسێک معزور نییە بەوەی نێتە نوێژی جومە بەڕاستی ئەنیش ئەڤرو پێڤەر سەروانە حسێن لە سێوان واجبە و ئەبێ نوێژەکەی خۆیان بەڕێک و پێشی بکەن کۆرۆنا ڕۆیشت نەما ئینشاءڵڵا نایبینینەوە بەڕاستی ئینشاءڵڵا مامۆستا پێغمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ ئیمامی عومەرە لە شوێنێکە ئەڕۆن ئیمامی عومەر کەسێکە بینێ بە جلوبەرگێکی زۆر جوانەوە جلێکی زۆر تایبەتی لەبەرە پرسیار لە پێغمبەر کات دڵی یا رسول الله ئەو جلە بکڕم لێ و بۆ نوێژی جومعە لە بەریکەم یعنی تایبەتی کەم بە نوێژی جومعە خێری تیا هەیە ئەگەر جلوبەرگێک تایبەت بێت بۆ نوێژی جومعە و تەنها کەسەکە بۆ نوێژی هەینی بچێت لە بەریکە نا مەسلەی هیچ شتێک وارد نییە ئەوەی جەنابەت دەڕێی جلوبەرگێک تایبەتی بە نوێژی جومعە ئەوەی تایبەتە بە نوێژی جومعە جلوبەرگێکی پاگژ و خاوێن و جوانە یعنی مەرجە جلوبەرگەکانت پاگژ بن و خاون بن و بۆنێکی خۆش لە خۆت دابێ بۆ ئەوی هەبرا مسلمانەکانی تەنیشتە خۆت بێزار نەکەی ئەمە مەرجێکی نوێژە یان واجبە واجبێکی قەتعیە بەڵام واجب هیچ نەسونەتە نەمەندووبە جلکێکی تایبەت هەبێ بۆ نوێژی جومعە مەسەلە بەس خەتیب ئەمە جلکێکی تایبەتیە ئەوی تر باقی تر مسلمانان گرنگ نییە چ جلکێکە بەڵام گرنگ ئەوەیە جلەکە دڕاوە دراوی نییە مشکلە نیە جلکی جوانتر تەبی هەرچەندی جلکی باشتر و جوانتر لەبەر بکەی باشە بۆ مزگەوت بەڵام گرنگ ئەوەیە پاگژ و خاوێن بێ ئەمە لە هەمویان بۆنی خۆش بێ و بۆ مزگەوت ڕۆشتنیش ئەوانەی کە سیر و پیاز ئەخۆن نابێت بۆ مزگەوت بۆ جومعە بۆ نوێژی ئاساییش پێغەمبەر فەرموویە کەسێک سیری خوات بانێتە ناو ئێمە چونکە مسلمانان ئەزیەتەدا ئێستا هەر کەسێک بۆ ینی مەترسی ئەوەیە نەخۆشی لێبێ نەبێ بێتە مزگەوت حرامە چونکە ئەگەر بۆ سیر خواردن جائز نەبێ بۆ پیاز خواردن جائز نەبێ بۆ ئەو نخۆشی بەتەری خۆڵەولایەن ئەوانەی جگارە چێشن جگارە چێش هەندێک زاروێ جگارە چێشێک دێ لە تەنیشتە توول ئەوەستی بڕوای تەوی نوێژەکەت بۆ تەواو ناکرێت ئەوەندە بۆنشی ناخۆشی لێ مسلمان نابێ وابێ ئەگەر دەشکێشی جگارە چێشی نوێژەکەت بە زەمات دەکەی بڕۆ دەم ددان بشۆ جوان ئینجا وەرە نوێژ بکە گونا حد دەگاتێ vijariyan behsê wan tasarrufata wan kara bikîn Musulman demê xutbê da qedexeye bikit ku bi wan kara bi wan tasarrufata xutbayî pê betal bit tiştekî hosa heye bû nimûne axiftina yan jî herekeye قسەیەکێ دەرێم من قال لصاحبي أنسيت فقد لغى خطبته ئێمە هەمووان نەزانین ئەگەر خوتبە واجبێکە ئاەت و قورئانی تێدا دەخوێندرێتەوە باشتر وایە مسلمانان بێدەنگ بن نابێ دەنجی خۆیان هەڵبڕن ئیلا مەگەر شتێکی زەروریات بوو چکۆ بێگومان نەزانین لە مزگەوتێک 1000 کەس نوێژەکە ئەگەر ئەم 1000 کەس ئێکی قسێک بکە فەوزا دروستە بی واجبەکە ناکرێ بۆیە ئیسلام پێویستی کردووە مسلمانان ئەبێ بێدەنگ بن گوێ لە مامۆستا بگرن چکە مامۆستا قسەی خۆیان بۆ ناکە قسەی خوا و پێغەمبەریان بۆ دەکە بۆ ئەوەی سوود وەربگرن ئەگەر بێت و هەر کەسە لەگەر ئەبی تنیشت خۆی قسە بکە و خۆی بە مۆبایل وەش مەشغول بکە و حتا ینی زانیان گوتیان فمن مس الحصى فقد لغى خطبته تو دەست تەسبیحەکەت بدەیت دەست بەرد بدەیت بۆەوەی خوتبەکەت نەقسی دەکەویتێ بەڕاستی نابێت تەسبیح بەکاربینی نابێ مۆبایل بەکاربینی هەندێ نوێژخوێن ئێستا فێری ئەوە بوون لە ناو خوتبە خەریکی یادی و هەندێک گەنج و ئەمانە مۆبایل و ئەمانن ئەمە شتێکی خراپە بەڕاستی نوێژەکان خێری زۆر سوکە بێ خوتبەکان خێری زۆر سوکە بێ ئەو خێرەی نامینێ ئەتو هاتی بۆ مزگەوت ئەو نیو سەعاتە ئەبێت کاتی خۆت تەرخانکەی لە بۆ خوا و لە بۆ خواپەرستی بە پێ و فەرمودەی کە پێغمبەر صلی الله علیه و سلم لە نوێژی هەینیە یان لە ڕۆژی هەینیە زیاتر سەڵاوات لەسەر من بدەن کەواتە نزاڵ پاڕانەوەکان لە ڕۆژی هەینی جیاوازترە لە ڕۆژەکانی تر بێکو من سەید ئەیام لە ئوسبوعی ڕۆژی جومعەیە گەورەترین ڕۆژی جومعەیە کەوابوو مادام گەورەی ڕۆژی عیبادەتێ ڕۆژی خواپەرستیە ئەم ڕۆژە
هەر عیبادەتێکی تێدا بکەی عیبادەتەکانیش لەم ڕۆژەدا ینی پاداشی زیاتر و زۆرتریان هەیە لەگەوەی لە ڕۆژی ئاسایی ئەتۆ ئەو ڕۆژە مەسەلەن عوتڵێ و ئیش و کارت نییە و ناچی ئیش و کارۆمانە تەفەڕوقت کردێت لە بۆ خواپەرستی هەتا بکرێ ئینسان سەڵاوە دەسەر پێغەمبەر لێ بدا حوزوری هەبی لە نوێژە بە جەماعەتەکان و کاری باش و کاری چاکە بکە. بابەت مەهەمی بەحەز کرد بەس کورتی ئەگەر مە بەحەزکی ڤیدیۆ بەگەرنەوە دەستپێکی ئەگەر کورتی کۆڕۆی فێری چ کرم تایبەتیژی مامۆستایەت ئاینی و دیسانی بەگەرنەوە بەکردنەوە دەریەت مزگەفتە و خود بەخواندنێ. کۆڕۆنای ئێمە فێری چی کرد؟ ئێمە پێشتر بە خەڵکمان دەگوت وئین تەعودوا نعمەة الله لا تحصوها. ئەگەر نیعمەتەکانی خوای گەورە بژمێرن پێتان ناژمێردێ. نەمان دەتوانی خەڵک تێبگەینین بە واقع ئەم ئاەتە معنی چییە؟ ئەم فرموودەی خوای گەورە یانی چێ؟ بەڵام کۆڕۆنا هات ئێمەی فێر کرد بەوەی کەوە هەندێک خەڵک هەبوو پێشتر چونکە دەوڵەمەند نەبوو چونکە سیارەی ئاخر مۆدێلی نەبوو وێزانی هیچ خوا هیچ نیعمەتێکی لەگەرەوەی نەکردووە. بەڵام کۆڕۆنا هات ئێمەی فێر کرد وتی چوونە دەرەوە لە ماڵی خۆت بەبێ مەشاکیل نیعمەتە خوا لەگەری کردووی. گەلێک نیعمەت دیژی هەنە. کۆڕۆنا هات پێی گوتین سەردانیکردنی دایک و باوکت خزم و دراوسەکانت نیعمەتە خوا بە توی داوە. کۆڕۆنا هات بە ئێمەی گوت هەر وەختەیەک بتەوێ بچیتێ هەر ڕێستۆرانتێک نان بخۆی نیعمەتە لە هەر کافەیەک بچی قاهوەیەک بخۆیتەوە بە دری خۆت نیعمەتە. هەر ئیشێک و کارێک یعنی بەیانیان کە کرێکار لە ماڵەوە هەر دەستی بەرەو کاری خۆی دەڕوا و ئێوارێ با پێشەوە ماندیبی 30,000 بۆ ماڵ و منداڕەکەی دینتەوە ئەمە نیعمەتە کۆڕۆنای دووبارەکەین مامۆستا وئین تعودوا نعمة الله لا تحصوها. گەلێکی دیژینە بەس وەختی مەژی چوونە مزگەوت وەختی مەژی نیعمەتە بێت ئەم وەختی خۆش دەست نەدین ئەویش هەمیە گرنگترە وەختی مە هەند بیام گەلتە بین مامۆستا مەحەسکە زیاتر مە پرسیار کردبوون لێ وەختی ئینشاءالله مامۆستا حەسەن قادیانی مامۆستایانی هەفشەوەت گەلمەدا بن خودی خێرەوە بنوێسێت ڕۆژی و نوێژ قەبیل ئینشاءالله هێشتا ئەم زیاتر فێر بین تایبەتیژیش نەخۆشیە سەرمەدە دەرباز. ئینشاءالله سپاس دەکەین. سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بینەرانیش ئینشاءالله خوای گەورە نوێژ و تاعات و عیبادەت و خواپەرستی هەموومان قبول دەکات و ئاخری نەخۆشیانیش دەبی بەسەر میلەتەکەماندا دادێ ئینشاءالله. لە لای مامۆستای ئاینی و تەوەرەکەمانەوە دەچینە ڕانیا کە گروپێک لە کوڕان و کچان لە ڕانیا هەرچەندە بەڕۆژوون بەڵام چالاکیەکانیان بۆ وەرزشی پاسکیل سواری لە مانگی ڕەمەزاندا ڕانەگرتووە و بەردەوامن. گروپی پاسکیل سوارانی ڕانیا هەفتانە زیاتر لە جارێک کۆ بنەوە شوێنێک دیاری ئەکەن بۆ ئەوەی کە گەشتی ئەو ناوچێ بکەن. بە گشتی ئەم جارەیان دەربەندی ڕانیەیان هەڵبژاردووە و لە نمایشێکی سەرنج ڕاکێشدا گەشتی وەرزشی پاسکیل سواری دەکەن. هاوکارانمان کە لەوێ ئامادە بوونە ئاراس ئەمین لەگەڵ ئەو گروپا پاسکیل سواریە دیارە چاپێکەوت نوشتی کردووە ئەویش پاسکی سواری دەکات بە هەمان شێوە لەگەڵ بۆ شاکری و تا کۆتایی گەشتەکە لەگەڵیانە بێت با فیچەرێک لەم بارەیە ببین و زیاتر لەگەڵ ئەوانە بزانین چیان کردووە. بەرە فڕۆنیە و پۆسکی سواریە. ئێمە گروپ شاخوانی ڕانی بەڵام ئێمە کاتی ڕەمەزانەندا لە کاتی ڕەمەزانە گەشتی شاخوانی ناکەین لەبەرەوەی ئەستەمە تۆزەی بە ڕۆژوو بیت و شاخوانی بکەیت دەبێ ئەو ئێمە کردومانەتە پاسکی سواری ڕەمەزانە پاسکی سواری دەکەین لە زیاتر شاخوانی بە گەشت وایە گەشتی وا دەگەینە 40 کەس دەگەینە 50 ئیتر زیاتر وا جارێک 20 کەسێک 22 ئەتر بە گەشتە گەشتی وا زیاتر زیاتر وا کەمتر ئیتر بە گەشتەوە پێی گونجانی کەسە سەختە ئێمە کاتێک بە ڕۆژوو دەبین ماندوو دەبین ئێمە ئێستا لە ڕانیەوە هاتووینە بۆ دەربەند ماندوو بینێ بەڵام لە ماندووبوونەکەی ئەوە نییە لە کاتێک وەرز دەکەین و پاسی دەکەین هەز ماندووبوونێکی وا ناکەین هەنی ماندوو دەبین بەڵام ماندووە بەڵام خۆشە بەڕاستی تا وەرزش بکەی زۆر خۆشە. سیار شتەکانمان ڕێگەمەوە پێ نادەنانی هاوکاریماکەن هەمووشی نالەوان هەندێکمان هاوکارێک بڵ هەندێک نا هەندێکان نەخێر نایە لە هاوکاریماکەن هاوکاریمان ناکەن وەکو پێویست جانجا ڕێگای تایبەت بە پاسکی سواریشمان نییە لە شایڕانیە نیمانە هیچ کەس ڕێگایەکمان نیە پاسکی دیگە بڕۆن و تایبەت پاسکی سواری بێت و بۆی تەندروستی وێمت بێت. لە چاو جاران ئێستا کچان زیاتر ئەتوانم بڵێم کچان زیاتر پاسکی لێ دەخڕن هەم بۆ سیحەتی خۆیان هەم بۆ تەندروستێکی باشتر هەروەها وەرزشێکە بۆ جسمی خۆمان و هەندێک جار ڕاستە لەلایەن کۆمەلگا
هەنە جار تووشی ناڕەحەتی بینە بەڵام مشکلەیەکی وانە سپاس بەخوا ئێستا تاکەکانی کۆمەڵگا چاوکراوەتر بوونە لە چاو جاران پێویستە کچانی شاوشانی کوڕان پاسکلێ بخڕن هەروەها تەندروستی خۆیان لەبەر چاو بێ جێ بگۆڕن بۆ ئەم کەشە جوانە بەڕاستی لەگەڵ هاوڕێیان جێوێکی خۆش بگۆڕن. جوگرافیای ڕانیە زۆر گونجاوە بۆ پاسکیل سواری. ئێمە گروپی شاخەوانی ڕانیین هەموو هەفتانێک هەموو مانگانە گەشت دەکەین بۆ سەر شاخی کێوەڕەش بەڕاستی دیمەنێکی زۆر جوانە. هەروەها بەڵام مانگی ڕەمەزانان دەیگۆڕین بۆ پاسکیل سواری کچان و کوڕان بەیەکەوە هاوشانی یەک دین پاسکیل سواری دەکەین بۆ تەندروستێکی باشتر. هەروەها هاوڕێی نوێ دەناسین لێرە. پاسکیل سواری بۆ کچان وەرزشێکی زۆر باشە هەتا ئێستا بچێ قاعەکانیش ڕێنمایی دەکەن بۆ ئەوی پاسکیل لێ بخوڕی بۆ جسمێکی باشتر هەروەها تەندروستێکی باشتر بۆ خۆت. هاتینە ئەو بڕگەی کە لە سەرەتا باسم کرد چونکە کەرکووکە هات چەند بەش دلێ خۆشە دلێ کوردستانێ خۆشی خەلکە کەرکووکێلەوە باز بۆ زانین چۆن بژم چونکی خەلکە کەرکووکێلەوە بەحسێ بابەتیت کرد گەرم من هەموو کوردستان هینی منە و من مڵکی هەموو کوردستان بەس چییە هەر تۆزە بۆ شارەکەت کە هەر تۆزە هەستێکی جیاوازت ئەبێت و لە بەشی دووەمی بەرنامەی ئەم شۆمان کە لە پاشیف هەموو شەوێک ئەم چەند شەوەی ئەخیر ئەخەریکی ئەو کارەی ئێمە لە شارەکانی دیکەی کوردستان هەڵی ئەومان داوە وەک لە شاری کەرکووک تایبەت بە مناجات و سرودی ئاینی پێشکەش بە ئێوە بکرێت ئێمەش بەیەکەوە ئەچینە لای هاوکارمان هێمندەلۆ کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی کراوە لەگەڵمان دەبێت و چەند سرودێکی ئاینی وە لەلایەن سرود بێژانەوە کە لە کەرکووکن یەکێکیان زۆر بەباشی ئەناسم کە محەممەد ئەیوبە بەڕاستی دەنگێکی هەیە لە مناجات باس ناکرێت زۆر زۆر ئێستا ئەیبیستن و خودی خێرەوەنە بنوێزت ژەمەوە بەرەف کەرکووکی بە چون ئەفکارێ مەهەیە من دەلوی زیاتر سوحبەتات گەڵوانەڤەکری و بەرەف کەرکووکی و مناجات و دەنگێت سڵاو لە هاوکارانم سڵاو لە بینەران و بیسەرانی کوردستان 24 و بەرنامەی پاشیف بەشی دووەمی بەرنامەی پاشیف لە شاری کەرکووکەوە تۆمار دەکەین هیوادارین کاتێکی خۆش و بەچێژ لەگەڵ ئێمەدا بەسەر بەرن بێگومان چەند میوانێکی خۆشەویستمان لەگەڵام شەو بەرنامەکەمان بۆ دەڕازێننەوە بەڕێز کاک هیوا ناسراو بە محەممەد هیوا مامۆستای مەقامات بەڕێز محەممەد ئەیوب سرودبێژی ئاینی بەڕێز کاک ئەحمەد لەتیف بە ئامێری دەف لەگەڵمان بەشدارە زۆر بەخێر بێن سواز بۆ بەشداربوونتان لەم بەرنامەیە. بەڵێ سەرەتا ئەچمە لای کاک حەمە هیوا بێگومان ئێمە ناسین لای ئێمە ناسرای بەڵام حەزەکەم بە بینەران خۆت بناسیێنی. من ناوم هیوا هاتی محەممەد ئەمین ناسراوم بە حەمە هیوا کارمەندی ئەوقافم لە تەکەی تاڵەبانی کارمەندم قوتابی تەکەی تاڵەبانیم کە دەرچووم لە تەکەی تاڵەبانی و کە ئەو کاتێک کە دەرسی مەقام خێلە مامۆستای مختار بەڕەحمەت بێ خۆم بە قوتابیەکی ئێرانزانن بە خۆشحاڵیەوە کە قوتابی تەکەی تاڵەبانیم قوتابی مامۆستای کۆچکردو مامۆستا مێغدادی بێگومان بەڵێ ئێستا مامۆستای کۆمەڵی قوتابیت لەبەردەستە و وانەی مەقامەڵێتەوە چەند قوتابیت هەیە و ئامانستان لە بڵێن وتنەوەی وانەی مەقام چییە؟ قوتابیانی کامە بۆ لە سنتەر ڕۆشنبیری بوو بەس بە سەرپەرشتی مامۆستا سیروان عومەر لێرەوە سڵامانەیە بووی لەگەر مامۆستا عومەرە لەگەر مامۆستا نوورین جافە لەگەر کاک ئەحمەد نەجیب مامۆستا محەممەد نەجیب ئەتر دابڕاین لە بەبوونەی گەرنتینەوە بەبوونەی ڤایرۆسەوە دابڕاین لە کۆڵەکە لەوێ داوڕاین کۆڵێکمان کورد بەناوی ئۆنلاین کۆڵی مەقام ئێستا بە سەرپەرشتی مامۆستا سیروانە لەو کۆڵە تقریبان ئەتوانم بڵێم 39 تەڵەبەمان هەیە 39 تەڵەبەمان هەیە لە دەرەوەی وڵات شەوارە لە ئەڵمانیایە لە هۆڵەندایە لە بریتانیا لە جێگانتر زۆر هەیە لە شاری هەولێری خۆشەویست شاری سلێمانی خۆشەویست لە کەرکووکەمانە بە حقیقەت ئەو تەڵەبانە یەکەم شتمان وتمان بە عینی سیحرەکە و نسبیەکەین مەقامی سەبامان دابێن دوای مەقامی سەبا مەقامی ناوەندماندا دوای مەقامی ناهاوەند مەقامی عەجەم و
ئێستا کۆتا مەقامان داکە مەقامی بەیاتە بڕیار هەیە لەم سێڕۆژ مقامی سێگەیان بدەین ئینشەڵڵا. زۆر باشە دوایی بە چڕی باسی مەقام و جۆرەکانی مەقامەکەین. کاک محەممەدەوی تۆ شەکەر خۆت بناسیێنی بەبین دەرە. بەڵێ سەرەتا دەستخۆشی لێکم بۆم بەرنامە جوانە بە خەراتی مامۆستا بەڕێزانشەکەم. سەلام دیاخوا من محەممەدەوی و خەڵکی شاری کەرکووکم و هەر لەم ناڵیەوە خەریکی سرود و قەسایدی ئیسلامین ئاینی با بڵێن لە شاری کەرکووک لە مزگەوتی مام قاسم بیدایەتی دەست پێکردمان ئەلێیانەوە بوو هەتا کوێستاکەش هەر بەردەوام ئینشاڵڵا. زۆر باشە دەستخۆش و سەرکەوتوبی. کاک محەممەدی وە ئەچینە لای یەکەم بەرهەمی جەنابەت چیمان بۆ ئەڵەی حەزەکەن بە مەقامێ دەست پێکەی سەرەتا. دل 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 مجنونا يا محمد لو ببارود الببريان مكان أي رئيسي هرد عالم ديد قريان مكان مجنونا غير قافي رأفت بوك السنة خوان مكان أي شعاع شمس كوكب شعلي أنوار تو مولاي زينتي جنات عدنا شبهي رقصار توم غلامي درقاي غلامي درقاي قرباني حضراتي روحي لا ريتنا روحي لا ريتنا غلامي دارقايتم قرباني حيزراتيتم أسيري خاكريتم روحي شادي غم آزادي قرشا لطفي هادي تنام لا شايدا تنام لا شايدا غلامي دارقايتم قرباني أسيري خاكريكم روحي لا ردانا روحي لا ردانا قازا قرداني توبي روحو جاني شيرينم بفداي توزي رقاد بم جاري لك بملا جاري لك بملا غلامي درقايتم قرباني حضراتيتم أسيري خاكريتم روحي لا ردانا روحي لا ردانا
واتە عوسمان پیاوی دەرگاکە سەربەرزی کشتی وێڵاتە لەم لایەوە لەولاوە لەم لایەوە لەولاوە. زۆر سپاس کاک حەمەدیوە شاری مەحوی بوو شەری مەحمود بەڵێ دەست خۆش بێت سپاس سپاس کاک محەممەدەی و جەنابەت چەند بەرهەمت هەیە پێمە بە بەرهەمی تۆمارکراویشت هەیە ئەگەر باسی بکەیت. وەڵا بەرهەمی تۆمارکراوم زۆرە بەڵام ئیتر تەچێ و خانەقاکان ماشەڵڵا بەرهەمیان زیاترە ینی من ئەم دانیشتانم زیاتر پێخۆشترە وەک لە ئیشی میوزیک و ئەو شتانە با بڵێن دایم شتی عیرفانی خۆشترە لای من. چین لای بەرهەمی کاک محەممەدەیوب تۆ چی دامەدەیە؟ إلهي إلهي بصراه جمعي قناه هرچو پشتو پناه نما روزان کمین زاب نما روزان کمین زاب خدا بخشا دور لسزابم الله الله يا الله بدل بجن حي الله 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 يا الله بدل بجن حي الله صلي على محمد داخل يا رسول الله صلي على محمد داخل يا رسول الله يا رسول الله تمزر عاشق مشيداتم يا رسول الله تمزر عاشق مشيداتم خزمك عالي رقاتم بيان ودل في داتم خزمك عالي رقاتم بيان ودل في داتم الله الله يا الله بادر بجن حي الله صلي على محمد داخل يا رسول الله صلي على محمد داخل يا رسول الله
کاک محەممەد ئەیوب پێمە بێ شارەزایی لە مەقامی شەیە یعنی شارەزابوون لە مەقام تا چەند گرنگە بۆ ئەوانەی کە سرود بێژن بەڵێ هەرچەنێ مامۆستا خۆی ئوستادی مەقاماتە من حساب کە تەلەبەی مامۆستام مەقام مفتاحی هەموو بەستەیەەکە مفتاحی هەموو شتێکە کە بوترێ هەر کەسێ مەقامی نەزانی معنەی وایە ناتوانێت هیچ بڵێ ئەوەی کە من وەرم گرتووە بەڕاستی من مەقام بە نەخێندوە لای مامۆستا بەڵام هەر بە سەماعی وەرم گرتووە ئینشاءڵڵا ئەمڕۆ لەگەڵ مامۆستای قسەمان کردکەیتە دەست بە خوێندنی مەقامش بکەین بەڵام هەروەک ئاماژەم پێکرد مفتاحی هەموو وتنێک مەقاماتە بەڕاستی سەرەتای بڵێن سەرهەڵدانی مەقام لە چۆ سەری هەڵ کام نەتەوە زیاتر بەکارێنێت واللهی کامەتەوە بزارت بەکارێت یعنی هەر کەس و بەپێی کللتوری خۆی بەپێی فلکلۆری خۆی حقەتەن هەر کەس و مەقامی خۆی هەیە بە حقەت وا باسەکرێت ولد المقام في كركوك وترعرع في موصل واشتهر في بغداد لە کەرکوک لە دایک بوو شۆڕ بوو بڕۆی بۆ مووسڵ لە بەغا جێگیر بوو چەند ساڵ بەر لێسا نمێژۆکەی بۆ پێگەڕێتەوە هەڵبەتی من لە کەرکوک هینمانە بوو خانمانە بووە ئەو خانانە پەرژی من ڕۆژلانتا کە ئەو کاروانچانی کە هاتوونە بۆ کەرکوک لە خانەکان جێگیر بوون ژێر ئەستەبڵ بۆ بانەوەی خان بووە کەسی لە دووری کەس و کاری فیراخۆمشتانە هەر کەس و لە شامەواتەوە لە تورکیاواتەوە لە ئێرانەواتەوە مەقاماتانە ناوەندی خوێنیەوە ئەو ئەلفێ خوێنیوە ئەو حیجازی خوێنیوە صاحب خانەکان گوێی مۆسیقییان بووە هاتون لێرە مەقامەکانی یاوتەوە فمەقام لێرە کۆبەوە لەم تەچێک لێرە لە دایک بووە لێرە دایک بۆ دوایی شۆڕ بۆتە خوارەوە بۆ مست و بۆ بەغا مەقام ئاوە خوێندراوە لێرە کاک محەممەد ئەیوب پرسیار زۆرە بەڵام حەزەکەین زیاتر بە سرود و بەرهەمە ئاینیەکان بەرنامەکە زیاتر بڕازێنینەوە حەزەکەین بەرهەمێ دیکەمان پێشکەشکەین بەسەر چاو ئەماین شعری مامۆستاکاوە دەشبەندیە بەسەر ڕۆشتنی ڕەمەزانە شعریشی زۆر خۆشە پێم خۆشەوەتان پێشکەشکەم چۆن دڵم پر غەم نەبێ میوانەکەم دەڕواتەوە تۆ بڵێ جارێشی تر بێت و سەرم لێداتەوە هاتنی بۆ ماڵەکەم دڵمی بەجارێ شوردەوە کوا دڵی عاشق دەتوانێت چۆ لەبیر خۆی باتەوە کوا دڵی عاشق دەتوانێت چۆ لەبیر خۆی باتەوە نامەڕۆ تاقانەکەم کۆرپەی دڵم تەنیا دەبێ چۆن دڵم تاوانی زۆرە دەوێ بیان شواتەوە هاتنت هێندا بە نرخە ئەڕێیانی کردەوە هاتنت هێندا بە نرخە ئەڕێیانی کردەوە تۆ بڕۆی تاقانەکەم هیچ کەسێ نایکاتەوە تۆ بڕۆی تاقانەکەم هیچ کەسێ نایکاتەوە زۆر سپاس دەستەکانت خۆش بێت سپاس کاک محەممەد هیوا تۆش ئەگەر دوا بەرهەمی خۆت پێشکەش بکەیت و دواتر کاک محەممەد ئەیوبیش بەرهەمێکی لەسەر ئەویداع و کۆتایی ڕەمەزان ئامادەیە دواتر کۆتایی بەرنامەکە دێن فەرموو من
چونکە بێهۆش و مەست و حەیرانم هەرچی هەم حاڵی خۆم ئەزانم هۆشی بێهۆش کە پڕهۆشی کافری عەشق و موسڵمانم ئای ئای شەمسی بورجی دەنگت خۆش بێ و دەستت خۆش بێ و زۆر زۆر سپاس. کاک محەممەدەی پێشەوەی دوابەر هەمان پێشکەشکەی ئەمە پرسیارەوە لێکەم ینی لە کوردستان کورد لەنێو کووردا تا چەند گەرنگی بە سرودی ئاینی دراوە تایبەت لە مەڵێن هونەرمەندانی گەنج. دەستخۆشی بۆ پرسیارە مەولود لە عێراق بە تایبەتی زۆر تایبەتە مەولود لە کەرکووک تایبەترە باڵێن لە کەرکووک سەجوابی شدمەوە لە کورسان چۆن چونە لە کەرکووک هەرسێ نەتەوەکەی تایە یعنی بۆ ئەڵێم جیاوازە لە هەولێرە گەردانشی هەولێر ستایلێکی خۆی هەیە و زۆر خۆشە سلێمانی ستایلێکی کوردیانی هەیە زۆر خۆشە بەڵام کەرکووک سێ ستایلی زۆر جیاواز و خۆشی تایە یعنی هەر کەسێ غەیرە بێتە کەرکووک دانشێ لە مەولودەکانیە بێزار نابێ یعنی لە مەقامی کوردی بەلای سلێمانیە و بەلای کووردا و تورکمان بەلای تورکمان خۆیە و بەلای تورکیا و ینی شتی خۆشیانی عەرەب بەلاینی خۆیە ئەم جیلەی کە ئێستا هات با بڵێن زۆر زۆر خۆشترە لەوانی ڕابردوو ئەوانی ڕابردوو فەقیرانە یعنی شتیشی وە بەدەستیانەوە نەبوو کە بەرهەمیشی باشی پێ بکەن هەر بە تەسجیلێک لەوانەیە لە ماڵێکە کۆمەڵە شتیان کردبێ بەڵام ئێستا کە ماشەڵڵا ستودی باشمان هەیە شتی خۆشترە کرێ و شتی کوردی چوێ دەرەوە سپاسی مامۆستا پیامی عەزیز یەکەم کە سامی سویشێکە لە هەرە هونەرمەندە بەناوبانگەکانی جیهان کە شتی کوردی وتەوە ینی ئەوە بۆ بزانێکەوە شتی کوردی گەیشتووەتە دەرەوە ینی هەر لە کوردستانە نەبەسراوەتەوە بەڕاستی لە ئاستی بڵێن هونەری جیهانی ئەتوانین بڵێن کورد ناسراوە هەتا بە سامی سویانوت خۆشترین گۆرانی لای توت یا ڕەسوڵڵای شای مەدینە لە بەرنامەکە شاوتیەوە ینی الحەمدوللا ئەوەش جوهدی ئەو مامۆستا بەڕێزانەی و مامۆستا پیامی عەزیزی و هەموو هونەرمەندانەیە بەڕاستی دەستخۆش بێ وەداریم گەنجی وەک جەناب شتیانی لە ئاستی جیهانیە بناسرێن. کاک محەممەد ئەیوب مانگی ڕەمەزان یەواش یەواش ماڵ ئەوەیمان لێکات
پێما بێ بەرهەمێکت لەسەر ئەو ویداع و باڵاوی ڕەمەزان ئامادەیە ئەیکەینە کۆتایی بەرنامەش فەرموو بۆ ئێمە و بینەران دەڵێت. الوداع الوداع يا شهر رمضان الوداع 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 يا شهر الخير والبركة والإحسان الوداع 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 يا شهر التهليل والتسبيح وتلاوة القرآن الوداع شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان اللهم يا حنان يا منان يا ديان يا برهان يا ذا الجود والبركة والإحسان ثبت قلوبنا على الإيمان نرجو عفوك والغفران بحرمة سيدنا محمد صلى الله عليه وسلم آمين آمين اللهم آمين. ما شاء الله دەنگێت خۆش بین هەرش هەفکارێ مەهێمنی و تایبەتی ستافی بگشتی تایبەتیژی میهوانە سوپاسیەکە گەلەکە تایبەش هەولێری حتا دلێ کوردستانی کەرکووکێ ئیشڵا ئەو دەنگە ئەو جانە هەم ساخ و ساغلەم بن و ئیشڵا ئەم بەرهەمێتوانێت جانتر بینین پێشە ڕۆژەکە نزیکدا سۆڤام تایبەتیژی لێرێ من گازندەکە هەی هەم مەبخۆژی هەم شوان دەنگێت خۆش ئەوێت تووسە مناجاتە و سرودا پێشکەشتکن سرودێت ئاینی ئەف دەنگێت بەرزەنە شرەخەکیڤە ڕاگەهاندن یا خەمساڕە شرەخە دیڤە ئەبخۆژی یعنی ئەو برادێت منەجیش نزیک بە مە بەشەکەشوانایی دیتی بەس ڕاستی حیف وەکیم کوردی بژین حیف دەنگێت هۆسایە جان و ڕێکۆپێک تایبەتیش بووی سرودێت ئاینی وش بووی مناجاتات بەرزە بن ئیشڵات دەمێت بێدە زێدەتر گرنگیدان بۆ دەنگا بێتەدان و بەرهەمێت جوانتر ئەم ببینین دووبارە سپاس بووە بەڵێ سپاسی هێمن دەلۆ ئەو بەڕێزانەکەین کە ئەم شەو میوانی ستۆدیۆی کراوەی ئێمە بوو پاشیڤەمە ڕەوشتەرێ خستم ڕاستی باڵێ ئینشاڵڵا هەوڵەدەین لە ڕۆژەکانی لە شەوانی دیکەشە لە شارەکانی دیکەش ئاوا سرود بێژان بانکێش بکەین بۆ ستۆدیۆی کراوە لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان و لە دوای ئەوەش جەژن خواست لەسەر شیرینی بە شێوەیەکی گشتی زۆر زیاد دەبێت وە کوێستای من زەلاوی لە کاتێکدا دروستکردنی شیرینی و پاقلاوە شارەزایی و لێهاتووی دەوێت هەواڵ وەستایەکی دروستکردنی شیرینیە و لوقمە قازی و زەلاوی شتانە دروستەکە و لەم فیوچەرەدا لەگەڵ بەشار لقم دروستەکات بێژگەلەوە بە تایبەتی لقم دروستەکات بژنێ ڕەحەت دەفمە بژنێ دەفمەت بژنێ ڕەحەت مەسەن ئەوێت پۆرچەکری ئەوەی کە پارچەکەن ئەمە پێڵێن لقم و لەم فیوچەرەدا باس لە چۆنێتی دروستکردنی بەرهەمەکەی و بازاڕەکەیان لە مانگی ڕەمەزان دەکات بەرەف دەست ڕەنگینی ئەوستا هەواڵی و شرینیت ئەو درست کرد ناوم هەبال عەبدولکەریم محەممەد لە تەمەنی 14 ساڵی بووم دەستم بەوی شێ کرد
لە تەمەنی 14 ساڵی هاتم بە شاگیرداتی لە لای وەستا عەسەنیشم دەکرد ئێستا وەستا عەسەن لێرە نیە لە ئەڵمانیایە وازی لێی شێن دواتر چوم هەلاکم براوی ئیشم دەکرد وەستا یاسین ئەوشە لە لای تەربیە بوو بۆ ماوەی 2 ساڵ لە لایویش ئیشم کرد بۆ ساڵی 2002 بووینە خاوەن ئیشی خۆمان ئەو دوکانەماندانە ئێستام زۆر خۆشەویستین بۆ ئیشەکەی خۆم هەیە یعنی داعشم لە ناو ئیشەکە کردووە ینی ئێستا بۆ نمونە ئەو لوقمی دوو ڕەنجیە بە خۆم دروستم کردە داهێنانەکەی خۆمە ئێستا ئەو لوقمانەش کە دروست دەکەین لوقمی شروبی سادەی کەسێک لوقمی بەجیز لوقمی سۆل سادە لوقمی سپی سادە لوقمی هەروەها قاوەشمان هەیە بە کەکاو ئەو لوقمی بە کەکاویشمان هەیە بخۆی لە ئیشی لقم لە ماجی ڕەمەزان ئیشمان زیاترە لەبەر ئەوی مانجی ڕەمەزان ئیشمانێ لە گەر مانجی مەولود بە مناسەبانە لقم زیاتر سەرف دەبێتن مشتریشمان هەیە مشتری خۆمان خاصەیە دەیباتن فەرعیشمان هەیە ئەمە بخۆمان لە سوار قوونەوڕانیە فەرعمان هەیە لە کەرکووچیش فەرعمان هەیە هەڵە ناو هەولێریش هەیەکمان و تەوزیع دەکەین لە ماڵەوە بە خۆمان هەر زۆر عەزە لقم دەکەین مناڵەکانەکە زۆر تەلەفۆن دەکاتن برێ لقممان بۆ بینەوە خاستە ئەو لقم و کێکە یان ئەو لقمی شڕوبی لقمی سادە زوو دەوعا دەکەن لقمیان لێو دەبەمەوە هەر زاروێ دەچینە مارکێت مناڵێکمان هەیە ناوی مستەفایە هەر نییە لقمی بامە دەیخۆب ئانی زۆر عەزیلێ کە دەزاتە لقم بخواتن لقمی جیزەکە زیاتر دەفرۆشێتن لقمەکە جیزەکە ینی پێی ناوێت کە ماتی بکەم برێم لقمەکە لقمەشیە ئەو خەرکەی کە مشتری خۆمانە زیاتر ئەوەیە تەلەبیات دەیواتن لقمە جیزەکە زۆر مشتریمان زۆر زیاتر لە ناو هەولێر بەس لە دەرەوەی شار شڕوبی و سادەمان زیاتر دەڕواتن ئێستا ئینتاجمان ئەگەر درستی کە نگەی ئیشە بێتن لە هەتا تەنەک و 300 کیلۆ 400 کیلۆ دەتوانین دروستیکەین ئێمە ئێستا دروستی دەکەین یعنی ڕۆژانە هەتا 700 کیلۆ دروستەکەی دەیفرۆشین ئێستا قۆناغی کۆتایی ئامادەکردنی لقمی شڕوبیە لە قۆناغ کۆتایی هەتا 20 دقەیەک سارد دەبێتەوە سارد بووە دەیبڕین لە پاش بڕینی تقریبا 20 دقە گرنی سعاتێکی پێویستە بۆ ساردبوونەوە ئامادە دەبێت بۆ بازار ئەوەی تریش سادەکە و جیزەکە و لقمی بنەوەنەکە ئەویش پێویستی بە ڕۆژێک دەبێت بۆ ساردبوونەوە لە باز ڕۆژێک ئامادەکردن بۆ بەیان دەچێتە بازار ئێستاش ئامادەکردنی کێک و لقم پێشترێکە کێکمان دەخوارد شڕوبیمان نایشتە نایە دەمان خوارد بەس ئێستا ئامادەکرد لە هەر لە معمەلیەوە بە خۆمان ئامادەکرد حازرە شتێکی جوان و ڕێک و پێکە بۆ خواردن ئامادەیە الله ماشاءالله وسطها والله دەست ڕەنگین بی جێ دەستخۆشیە و خێر و بەرەکەت بشووری بازار و ئیشڵە باشتر لێوێت تایبەتیش نزیک بینە جەژنێ نازم ئەوە ڕۆژە چی بوو دەیگو سوڤان شیرینی زۆر خۆش ئەجا سەرەی شیرین ئەرێ دڵمەکەم لە تۆڵەوە بەڕاستی جارێ وەڵام دەوێ بەڕاستی نیسمان نەدیتە سوبحانەڵڵا پاقلاوەیە کەسمان نەبێت بە مەسەلەی دڵمەکە واز لێنێنی بەس پاقلاوەیەکەم ئەی تۆ ئەمن ئەرێ وڵە ئەم دەزانم
ها گاتو ئەو شتانە دروست ئەو شتە سادانە دروستەکەی من نامن پاقلاوێکی جوان دروستەکەم بەس ئەمن کە دروست دەکەم یەک قڕەباڵغی دروست دەبی لە مەطبەخ ئەزانکی هەر تۆوانیت هەر بە گشتی پیاوانوان زەڵاتەیەکی بەسیت دروستەکەن ئیتر ئەو ناوە هەموو یەکەن بەس هەر جوانە ینی بەڕاستی من خواردنی پیاوانم زۆر بەدڵەکە خواردن لێ ئەنە زۆر خواردنی دەستان خۆشە چێشتی دەستان زۆر شکلۆڤە کاکنی سینۆنی بوتەگە لە خواردنت چێگرین نه هەر بۆ بێجگە ئەوەش هەر بەجددی زۆر جا پرسیاریشم کردو هەڵێن خواردنی دەکەن گینی و شیرینیەوە دەکەن گینی بەری ئەم بەرنامەی خلاص باشە بەس پرۆگرام تەواو ببێت پاشی تاو خۆتە بینیت ئەوها ڕەمەزانی خێرترە قەینا مامۆستاوتی چی مامۆستاوتی بە یەک خورماش ئەبێت ئەگەر بە خورمەژیمان نەدیت شوان بۆت ئەهێنم وعد بێت ئەوە من لێرەوە وعدم ماپەی کە خواردن و شیرینی بۆ ژوان بێن بۆ برادران صحبەتن دنیا بصحبەتەوە خۆشەمەوە تۆ بە سۆبەت لە سەرەتای ڕەمەزانەوە داوایەکەی خۆشی باش شەڤەژێتە پێشکەشکردن ئیشڵە مەشیەوە بە خزمەتەوە بکەین سوس خودی حەز کرد شەڤە بێژی دێتگەلەوە دەبین حتا هەیڤە ڕەمەزان و پیرۆز تەمام بێت خودە ڕۆژێ نوێژێتەوە قەبیل کرد سەلام عەلیکم خودی قەبیل کرد ئینشاءالله ئەم شەویش وەکو شەوانی تر نوێژ و تاعەتی و عیبادەتی هەموو لایەک قبوڵی حەق بێت و ئێمەش لە دوعاکانتان پێبەش مەکەن تا سپێشەوە بەخواتان دەست بێت.